بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و باینتان باش ئاسوودە و کامەران بن لەگەڵ هاوکارم دانیار لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەتانین بە هاوکاری هاوکارانمان لە پەیام هیوادارین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بێن. سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی عەزیز و خۆشەویست، خۆشحاڵین لە بەرنامێکی نوێ داهاتینەوە خزمەتان. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لە تەوەریەکەمی بەرنامەکەماندا باز لە نەخۆشی شەکرە دەکەین بۆ پێی کە ئەمڕۆ دیاریکراوە بە ڕۆژی گیانی نەخۆشی شەکرەکە لە جیهاندا ساڵانە نزیکەی 400 ملیۆن کەسێک تووشی ئەو نەخۆشی درێژخانە دەبن و بە گوێرەی ئامارەکانی تەندروستی جیهانی نزیکەی ملیۆنێک و 500,000 کەس ساڵانە بەو نەخۆشی گیان لەدەست دەدەن. ئێمە بەگشتی باز لە نیشانەکانی ئەم نەخۆشیە دەکەین، بزانین هۆکارەکانی چین و لە هەمووی گرنگتر باز لەوە دەکەین کە چی بکەین تووشی ئەم نەخۆشیە کوشندەیە نەبین و لەگەڵیشیدا کۆمەڵێک زانیاری زیاتر لەبارەی ئەو نەخۆشیەوە دەخینە ڕوو بۆ ئێوەی ئازیز. بەڵێ لە بابەتێکی تریش کە دەمانەوێت قسە و باسی لەسەر بکەین، بابەتی هەفتەی بنیادنانی شاری سلێمانیە. دیارە هەموو ساڵێک ئەمڕۆ وەکو ڕۆژی بنیادنان یاخودکردنەوەی شاری سلێمانی دیاری کراوە کە بە هەفتەی بنیادنانی شاری سلێمانی دیاری کراوە کە 237 ساڵیادی دامەزراندن و بنیادنانی شاری سلێمانیە. قسە و باسی تایبەت لەسەر چۆنیەتی بنیادنانی شاری سلێمانی و هەروەها هۆکاری دروستکردن و ڕۆڵ و پێگە و گرنگی شاری سلێمانی لە ناوچەکە دەگەین. هەوڵش دەدەین پێیان لێران وەربگرین بۆی کە زانیاری شار و شارۆچەکان بۆ ئەوەی ئازیز بگوازینەوە. دەستپێک دەچینە لای کەشوهەوا بزانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین پێکەوە بینەری دەبین. بەڵازان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان باز لە نەخۆشی شەکرە دەکەین، بەگشتی بزانین هۆکارەکانی چین و بۆچی ئەم نەخۆشیە ڕۆژ لە دوای ڕۆژ پەرە دەستێنێت و چی بکەین بۆی کە تووشی ئەم نەخۆشیە نەبین. لە ساڵانە نزیکەی 400 ملیۆن کەس تووشی ئەم نەخۆشیە دەبن و نزیکەی ملیۆنێک و 500 کەس گیان لەدەست دەدەن. ئەمە نەخۆشیێکی درێژخایەن و نەخۆشیێکی کوشندەیە. بەگشتی باز لە نیشانەکانی و چارەسەرەکانیش دەکەین کە هەرچەندە چارەسەرێکی بنبڕکرینیە، بەڵام دەبێت ڕۆژانە و بەردەوام کۆنتترۆل بکرێت. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان کە لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمانە دکتۆر هەڵگورد فەتحوڵڵا پسپۆری نەخۆشی شەکرە. کاک دکتۆر سڵای خوا لێبێت و سوپاس بۆم دەرفەتە. زۆر سپاس، بارەکەڵڵا، سڵاو لێوەش. زۆر سپاس. کاک دکتۆر لە ئێستادا نەخۆشیێکی کوشندەی و نەخۆشیێکی درێژخایەنە، بەگشتی نیشانە سەرەکیەکانی ئەم نەخۆشیە چین و چی دەبێتە هۆکاری ئەم نەخۆشیە؟ بەڵێ، بسم الله الرحمن الرحیم. نەخۆشی شەکرە دوو جۆری هەیە. جۆری یەکەم لە منداڵان ڕوودەدات، ڕێژەی کەمترە و ئەوە لەوانەیە قەزا و قەدەری خوای گەورەیە و منداڵ لەوانەیە لە یەک ڕۆژەوە توش دەبێتن. بەڵام ئەوەی کەوا گرینگە و سەدا 90 بەرەوسەری نەخۆشیەکانی شەکرە پێوە دەناڵێن و بەردەوام کێشەی ئێمە وەکو پزیشک نەخۆشی شەکرەیە جۆری دووەم. ئەمەیان لە قەڵەوی زۆر دانیشتن، نەجوڵانەوە، وەرزش نەکردن،
بەرزبوونەوەی چێشی لەش، بەرزبوونەوەی چەوری، زۆر خواردنی شەکرە و چەوری دەرەنجامەکەی کەڵەکە دەبێتن. مرۆڤ کە خوای گەورە خەڵقی کردیە بڕێکی دیاریکراوی ئینسۆلین لە نێو پەنکریاسیدا دروست دەبێتن. ئەو ئینسۆلینە مرۆڤ بەدەستە خۆیتی زیاد ناکرێ، دەتوانی بە 40 ساڵ تەواویکە، دەتوانی بە 50 ساڵ، لەوانەیە لە دەوروبەری 70 بۆ 80 ساڵی بەشی هەرە زۆری تووشی نەقسەک دەبێت و کەمێک شەکرەی توش دەبێتن. بەڵام کێشەکە لەوەیە کەسێک ئەوەندە شەکرە و چەوری بخواتن لە تەمەنی 30 ساڵی تووشی نەخۆشی شەکرە بێتن. نیشانەکانی زۆر ئاسانە: دەوشک بوون، زۆر ئاو خواردنەوە، زۆر میزکردن، زۆر برسی بوون، بێتاقەتی. ئەوانە هەست دەکەی کە ئەو کەسە نەخۆشی شەکرەی هەیە، بەڵام هەندێک جار هیچ نیشانەی نییە، بە ماکەکان بە دەردەکەوێتن. لەوانەیە کاتێکەوە کەسێک لە بۆ خۆی پشکنین دەکات دەبینی شەکرەی خوێنی زۆر بەرزە، بەوانە لی بە دەردەکەوێتن کەوا نەخۆشی شەکرەی هەیە. بەدەر لەم حاڵەتانەی باس کرد کاک دکتۆر، ڕەنگە چێ هۆکارێکی سەرەکی تر یاخۆت بۆ ماوەیە توشبوون بە نەخۆشیێکی ترەکەوە مزاعفاتەکەی بێتە هۆکار بۆی تووشی شەکرە بێت، یان زۆر جاریش باز لەوە دەکرێت بە دیاریکراوی ئافرەتان لە با بڵێن لە پرۆسی دووگیان بوونە تووشی نەخۆشی شەکرەی کاتی دەبن ئەگەر ڕوونکردنەوەیەکیش لەو بارەوە هەبێت. زۆر جۆری نەخۆشی شەکرەمان هەیە، بەڵام 80 لە بۆ 90 نەخۆشی شەکرە پەیوەندی ڕاستەوخۆی بەقەڵەوی زۆر خواردن و تەمبەڵی و پاڵدانەوە هەیە. ئەوانەی دی زۆر کەمە، هەمووی لە 100 تێناپڕێت. بالفعل قسەکەت ڕاستە، لە کاتی سەگ پڕی نەخۆشی شەکرە دروست دەبێت، لە کاتی سترێس کە کەسێک تووشی برینداری، نەشتەرگەری، سترێسێکی دەرونی دەبێتن، شەکرەی بەرز دەبێتەوە. لە کاتێکەوە کەسێک تووشی نۆرەی دڵ، جەڵتەی دڵ یان جەڵتەی مێشک دەبێتن، لەوانەیە شەکرەی بەرز بێتەوە. کەسێکەوە هەوکردنێکی زۆر ئیلتیهاباتی هەیە، بۆ نمونە نەخۆشی کۆرۆنا، کەسێکەوە تووشی کۆڤید-19 دەبێتن، ئەوانە لەوانەیە شەکریان بەرز بێتەوە، بەڵام ئەو کەسانە هەموویان لۆ خۆیان معڕەز بووینە. ڕێژەی ئینسۆلین کەم بوویتەوە لە نێو خوێنی. شەکرا بریتە لە هەوکردنێکی بەردەوامی مزمین لە نێولەشی مرۆڤ. تەنها هەر ئەوەندە نییە ڕقەمی بڕی شەکرە لە لەش بەرز دەبێتەوە، چونکەوە هەوکردنێکی عامە، ئیلتیهاباتێکی گشتیە، سڵاو لە هەموو خانەکانی لەشی مرۆڤ دەکاتن. سەرەتا بنچینەکەی بە زۆری لە پەنکریاسەوە هەڵ دەدات. پەنکریاس بەرپرسە لە دەردانی ئینسۆلین بۆ ئەوەی کەوا ڕێژەی شەکر لە نێولەشی مرۆڤ دادەبەزێنێتن. بەڵام بەداخەوە کێشەکە بەشی هەرە زۆری لە سەرفکردنە. ئینسان چەند وزە تاقە وەردەگرێتن دەبێت ئەوەندە سەرفی بکاتن. ئەو خواردنانەی کەواوەری دەگرێتن بڕێکی زۆر تاقە وزەی تێدایە و بەردەوامیش بەداخەوە ژیانمان هەمووی دانیشتنە، پاڵدانەوەیە، هەر لەسەر کورسیە، بە سیارە بە ئۆتۆمبیل دەگوازرێنەوە، ئیدەوە هیچ وزەیەک سرف نابێ. ئەو وزەیە کەڵەکە دەبێتن، دەبێتە بارگرانی لەسەر لەشی مرۆڤ. ئینسۆلینی زیاتری پێویستە، زۆرتر ئینسۆلین سەرف دەکاتن بۆ ئەوەی کەوا ئەو شەکرە تەنزیم بکە، ئەو وزەیە ئەو چەوریە تەنزیم بکات لە نێولەشی مرۆڤ. چەوری لە پەنکریاس دەنیشێت، لە دەوروبەری خانەکانی بێتە ئایلێت سەلی پێدەرێنکەوە بەرپرسە لە دروستکردنی ئینسۆلین و دەردانی ئینسۆلین، چەوری لە دەوری دەنیشێتن. ئەو هەموو چەوریە کەڵەکە بوو ئیدی ماندی دەکاتن، هەوکردنێک لە پەنکریاس ڕوو دەداتن، ئەو ئینسۆلینێکەوە هەشە بەزایع دەچی تێک دەشتێتن، دەرەنجام ئیدی دەبێتە هۆی دروستبوونی شەکرە. شەکرەی دوانی کە لە هۆکاری شتی تر دروست دەبێتن، لۆ نمونە لە دەرمان، لە سکپڕی، لە نەخۆشی، ئەوانە ڕێژەیان زۆر کەمترە. ئەو کەسانەش کە معڕەزن تووشی شەکرە بن بەهۆی ئەو مەشاکلانە بە زۆری بە خۆیان قەڵەون یان شەکریان بەرزە لە ناولەشیان و شەکر زۆر دەخۆن، چەوری زۆر دەخۆن. هۆکاری بۆ ماوەی تاوەکو ئێستا جینێکی دیاریکراو نییە، بۆ ماوەیەکی ئاشکران نییە برێکەوە ئەوە بەرپرسە لەسەر نەخۆشی شەکرە، ئەو جینا دەبێتە هۆی نەخۆشی شەکرە. بەڵام ئەگەر کەسێک باوانی دایکی یان باوکی خزم و کەسەکانی دەرە پلەیەکەکان نەخۆشی شەکریانە بێتن، ئەوە زیاتر معڕەزە لەوەی کەوا تووشی نەخۆشی شەکرە بێتن و دەبێت باشتر خۆی بپارێزی و خۆی پێشگیر بکاتن. بەڵام کەس بەرگری نییە لەوەی کەوا تووشی نەخۆشی شەکرە بێتن، بەڵکو دەبێت خۆی بپارێزێتن. زۆر باشەکە زۆر جار دەوترێت
هۆکارێکی دیکە هەڵچوونی دەرونی یاخود بوونی هەواڵێکی کچوپڕکە و کەسە دەیبیستێت تووشی ئەم نەخۆشیە دەبێت ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ هۆکاری دەرونی دەبێتە هۆی بەرزبوونەوە ڕێژەی هۆرمۆنی کۆرتیزۆل. کۆرتیزۆل کە لە خوێن بەرز بەوە دژی هۆرمۆنی ئینسۆلین کار دەکاتن دەرەنجام دەبێتەوە ئەوەی کەوا ڕێژەی شەکر لە خوێن بەرز کاتەوە. ڕاستە. کاک دکتۆر بابەتێکی تر کە ئێستاکە وەرزی سەرما و سۆڵەیە ڕەنگە تۆزێک ئەو نیشانانەی باست کرد بۆ نەخۆشی شەکرە ڕەنگە میزە چرکێ زۆر بێ لە نێوان هاوڵاتیان یا خۆت دەموشک بوونەوە لە بەرەوەی کابرا ناوێرێ ئەو بخاتەوە هاوڵاتی ناوێرێ ئەو بخاتەوە لە بەرەوەی ساد ڕەنگە هەست بە وشکبوونەوەی دەمکە ڕەنگە قەلەقیەک دروست بێت ئەکرێت واریدە هاوڵاتیەک ئاو زۆر بخاتەوە دەمی وشک بێ بەڵام لە کاتێکشا شەکرەی نەبێمە هۆکارێکی بۆ شتێکی تر بگەڕێتەوە. نانا قەلەقی و دڵەڕاوچی هەر لە خۆیەوە وا دەکا ئینسان بەردەوام دەمی وشک بێتن و زۆر ئاو بخواتەوە. مرۆڤ کە هەناسە بە دەو دەداتن ئیدی دەوی وشک دەبێت ئینسانی قەلق بەردەوام هەناسە بە دەو دەداتن بەداخەوە کە زۆریش خراپە ئەوە شتێکی دەرونیە دڵەڕاوچەیە قەلقیە بەڵام کە بەردەوام بوو زۆر میزی کرد کێشی لەشی لە پڕدا بەزی نزیکەی 10 کیلۆگرام لە ماوەی 10 ڕۆژ 5 ڕۆژێک دابەزیم بێتاقەت بوو هیلاک بوو هەستی بە هیلاکەت و مادی بوون و شەکەتی کرد زۆر عەزی لە خواردن بوو بە خواردن تێکچوو یان برینەیەکی بچووک لە بۆی دروست بوو برینەکە چانە بوو ئەوانە لەوانەیە نیشانی شەکرە بێ فپشکنینەکەشی زۆر زەحمەت نییە زۆر ئاسانە و بەڕاستی پێویستە هەموو کەسێک هەر ڕۆژانە مانگانە هەفتانە کەی جارێک مەجای هەبوو بینە پشکنینێکی شەکرە بکاتن زۆر ئاسان لە بۆی بە دەردەکەوێت ئایا ڕێژەی شەکرە چەندە لە خوێنیم. زۆر باشە کاک دکتۆر زۆرێک باز لەوە دەکەن کە ئەو کەسانی تووشی نەخۆشی شەکرە دەبن هاوکات تووشی ئەوەش دەبن کە تووشی لاوازی سێکسی دەبن لەوانەیە خۆیان پێیان شەرمێ بچنە لای پزیشک ئەمەیان چارەسەری هەیە؟ بەڵێ نەخۆشی شەکرە چونکە دەبێتە هۆی ڕقبوونی مولولەکانی خوێن وا دەکاتن خوێن زۆر کەم ئەوە لە پیاوان زیاتر ڕوودەداتن لە بۆ گون بڕواتن دەبێتە هۆی ئەوەی کەوا هۆرمۆنی سێکسی زۆر کەم دەربدرێتن چونکەەوە زۆر احتیماد لەسەر ئەو بڕە خوێنە دەکاتن لە بۆ کۆ ئەندامی سێکسی پیاو دەسێتن دەرەنجام دەبێتە هۆی ئەوەی زۆر بە خێرایی لاوازی سێکسی دروست کاتن نەخۆش بەردەوام ئەو کێشانەیە لەوانەیە هەر نازانێت کە نەخۆش شەکری هەیە سەردانی پزیشکی میزەڕۆ یان پزیشکی چارەسەری ئەوانە دەکاتن کەوا هۆکاری چییە سێکسی لاواز بۆ کاتێکەوە پشکنینی بۆ دەکرێتن بۆی دەردەکەوێتەوە نەخۆشی شەکرەی هەیە بێگومان الحەمدولیلا ئەو ڕۆزانستی پزیشکی پێشکەوتووە هەموو شتێک هەتا ڕادەیەک چارەسەری هەیە شەرت نییە 100% بنبڕ بکرێت و تەواو چارەسەر بکرێت بەڵام نەخۆش دەبێت ئاگاداری خۆی بی پلانی لە بۆ سەحەتی خۆی هەبێ لەشی مرۆڤ هەمووی بەیەکەوە ڕەبتە دەبێ خۆ گونجاندنێک بکاتن تاوەکو بکرێ وەرزشکردن هەتا لاوازی سێکسیش باش دەکاتن و ئەگەر کەسێک شەکرەشی نەوێتن شەکرە بخواتن تووشی لاوازی سێکسی دەبێتن بە تایبەتی و چجای ئەوەی کەوا کەسێک نەخۆش شەکری هەبێتن بێگومان زیاتر پێویستەکەوە شەکرە کەمتر بخواتن و شەکرەی خۆی کۆنتترۆلکە بۆ ئەوی لاوازی سێکسەکەی باشتر بێتن. زۆر باشە کاک دکتۆر زۆر جار ئێوەی بەڕێز ڕێنمایی ئێمە و وەروانە خۆشەکان دەکەن کە خۆپارێزی ئاسانترە لەوە لە چارەسەر کەواتە هەفتەی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شەکرەیە تا چەند گرینگە لەم هەفتەیە گرنگی بە وشارکردنەوەی هاونیشتیمانیان و هاوڵاتیان بدرێت لەوەی چۆن مامەڵە بکەن لەگەڵ نەخۆشی شەکرە وەگە و ڕێنمایانەی بەڕێز باست کرد ئایا وشیاری کۆمەلگا دەبێتە هۆیەوەی کەوا ڕێژەی ئەم نەخۆشەکەم بێتەوە یاخود کۆنتترۆل بکرێ و دەست و باڵی ئێوەش ئەوەندە نەگیرێت. بەڵێ بەخۆی ئەگەر ئەمە 99 خۆپارێزی و پێشگیری لە بۆ نەخۆشیەکانی تر ڕاست بێتن لە بۆ نەخۆشی شەکرە 100% ڕاستە تاکە خۆپارێزی و پێشگیری و هەتا چارەسەری نەخۆشی شەکرەش بەدەست نەخۆشە دەبێت ئاگاداری خۆی بی ڕێژەی وزە کەمتر وەربگرێ شەکر و چەوری کەمتر بخوا خۆراکی کەمتر بکات سەوزە و میوە و ئاو لە بەرامبەری زیاتر بخوا خۆراکی سروشتی بخواتن و لە بەرامبەریشیدا سەرفیکە ئەو وزەی وەریگرتیا ئەو چەوری و شەکرەی وەریگرتیا سەرفی کاتن جوڵەی بکە حرەکەی بکە وەرزش بکاتن پلانی لە بۆ ژیانی هەبێتن چێشی خۆی بگونجێنیتن هەتا لە چارەسەریش نەخۆشێکەوە پارێز نەکە خواردنی کەم نەکاتەوە ئەتو 15 دەرمانیشی بدێ ڕۆژانە ئینسۆلینیشی بدێ چارەسەر نابی عیلاج نابیتن
ڕێژەی ماکەکان و مزعفاتی هەر بەرز دەبێتەوە تەنها دەبێت نەخۆش بێتە ژێرباڵی ئەوەی کەوا خۆی بپارێزی و خۆراکی تەنزیم کاتن لە هەموو شتێک گرنگترە لە بۆ نەخۆشی شەکرە نەخۆش بتوانی ژیانی خۆی تەنزیم بکە خواردنی خۆی تەنزیم بکاتن جوڵە و حرەکە زیاد بکاتن و وەرزش بکە بۆ ئەوەی کەوا هەم پێشگیری بیتن و هەمیش چارەسەر بی خوای گەورە پەناماندا کە یەکێک توش بوو زۆر باشە نەخۆشی شەکرە پێشان قەدیم زۆر کەم بوو لە کۆمەلگا ئێستا جەزیرەیەک هەیە هەرێمی ناوڕۆ لە نزیک ئوسترالیایە پێشان نزیکەی 200-300 کەسێک لەو جەزیرەیە تووشی نەخۆشی شەکرە بوو بوون ئێستا 130 خەڵکی ئەو جەزیرەیە تووشی شەکرە بووە چونکە دەوڵەمەند بووینە باری ئابووریان زۆر باش بووە بەردەوام دادینشن و خەریکی خواردن و خواردنەوە و خۆشینە و وەرزش ناکەن مرۆڤ کاتێکەوە لە گوند دەژی جوڵە دەکا حرەکە دەکا وەرزش دەکا ئیش و کاری ڕۆژانەی خۆی لەنێو باخچە و باغات و کشت و کاڵ و ئەو شتانە دەکاتن جوڵەی باشتر دەبێتن بێگومان کەمتر تووشی نەخۆشی شەکرە و قەڵەوی و ماکەکان دەبێتن بەڵام بەداخەوە ئەوەندە دانیشتنە و ژیانی شار و ئۆتۆمبیل و کەم جوڵە نەکردن و خواردنێکی زۆر ئەوە نەتیجەکەی دەبێتن زۆر باشە کاک دکتۆر لە قسەکان تا زۆر باسی وەرزشی کرد لە ئێسادا زۆرێک لە وڵاتیان بە خۆشمانە لەوانەیە زۆر بە کەمی وەرزش بکەین پێت وایە ڕۆژانە کەمتر لە کاتژمێرە گەر وەرزش بکرێت نەک نەخۆشی شەکرە زۆرێک لە نەخۆشەکانی دیکە دوور دەکەینەوە بە تەئکید وەرزش دڵی مرۆڤ خۆش دەکات چونکە ئەوە لەلایەنی پزیشکی سەلمێنراوە کە مادەی ئیندۆرفین لە ناومێشی مرۆڤ زیاد دەکات ئینسان دڵی خۆش دەبێت دڵڕاوچێ و دڵتوندی و بێتاقەتی و هیلاکی لا دەبات لەگەر بەتەمەندا چوون هەموو شتێکی لەشی مرۆڤ لاواز دەبێتن ماسوولکەی مرۆڤ دەپوکێتەوە ئیدی تەنها بە وەرزشە دەتوانی پێشگیری بکەی و ماسوولکەکانی خۆت بە قووەت بکەیت کەسێک قەزا و قەدەری خوای گەورە ئێسکێکی شکا ئەگەر وەرزشی کردبێ ماسوولکەی بە قووەتی هەبێتن ئەوە ئاسانتر ئێسکەکەی چاکەبی و لە نەشتەرگەریش ئیشەکە ئاسانتر دەبێتن قەڵەوی دوژبنی سەحەتی مرۆڤە بەڕاستی چەوریە شانە هەتاوەکو لە لەش زیاد بێتن لە پەنکریاس دەنیشێ لە جگەر دەنیشێ لە دڵ دەنیشێ هەزاران و هەزاران نەخۆشی دروست دەکا کە بەداخەوە گەورەترینیان نەخۆشی شەکرەیە کە سەردەچێشی لە بۆ دەیان نەخۆشی فەزانستی پزیشکی نوێژ سەلماندووتیتی کەسێکەوە نەخۆشی شەکرەی هەیە خۆی ئیهمالکە شەکرەکەی چارەسەر نەکاتن بەداخەوە هەتا تووشی شەرپەنجەشی دەکا چونکە شەکرەیەکی زۆر لە نێو خوێن بەردەوام بسوڕێتەوە و لە دەوروبەری خانەکان بێتن خانەکان دەگۆڕی لە بۆ خانەی شێرپەنجەی و دەرەنجام ماچی زۆری لێ دروست دەبێتن کاک دکتۆرەی ڕێنمایی چێ بۆ هاوڵاتیانە زۆر جار ینی بەڕاستی بینیومانە لەبەرەوەی نەخۆشی شەکرەی هەیە لە کاتی چاخواردن شەکر ناخوا بەڵام دەڵێ با و خورمایان بنێن نوقڵم بنێن نەباتم بنێ وەکەوەی ئەمە شەکریتیان نەبێ یاخۆت هەر مادام ناوی شەکرنیدی ڕێزەی شەکری ناو خوێن بەرز ناکاتەوە دەبینین جۆرێکی تر لە سەوزە و میوە و کۆمەڵێک خواردن بەکاردێنن کە ڕێژەی شەکریان زۆرەوە لە میوەکان بە دیاریکراوی ئەمە تا چەندێک نائاگاییە ناوشیاری نەخۆشە لەوەی پێ وایە کە ئەمە شەکری تێدانە خۆی شەکری سپی زۆر خراپە یەکجار زۆر خراپە و بەڕاستی مرۆڤ هەتا لێ بە دووربی ژیانی خۆشتر دەبێت خورما قەسب زۆر باشە سوودی هەیە لە بۆ لەشی مرۆڤ بەڵام لە بۆ نەخۆشی شەکرە نابێت چونکە ڕێژەی شەکرێکی یەکجار زۆری تێدایە و شیرنە میوە بەشی هەرە زۆریان ڕێژەیەکی زۆر ئاوی تێدایە لە بەرامبەری سلیلۆز و ڕیشاڵەکانی تێدایە کەوا سوودێکی زۆری لە بۆ لەشی مرۆڤ هەیە بەڵام ئەوانیش دەبێت بە شێوەیەکی بەڵانس بخورێتن بۆ ئەوی کەوا شەکر بەرز نەکاتەوە کێشەی سەرەکی ئێمە لە کوردستان لەگەڵ نانە گەنم ساوار کفتە گەنمەکوتا ئەوانەی کەوا لە گەنم دروست دەکرێتن کە بەداخەوە خەڵک وا هەست ناکەوە شەکری تێدا نەبێتن کەچی ئەم ئاردەسپی هەر تەواو شەکرە و بڕێکی یەکجار زۆر شەکری تێدایە ئیدی ئەوە کێشەیە نەخۆش دەچێتن میوەی ناخوا پارێزێکی باش دەکا عەلە ئەساس لەو لای ساوار دەخواتن بە نانیش دەیخوا بەردەوام ئەوانە کۆنتڕۆڵ نابن و کێشەیان دەبێتن دەبێت نەخۆش ئاگاداری خواردنی خۆی بێتن بڕی خواردنەکان بە گشتی کەم کاتەوە و بڕی ئەو خواردنانەش زیاتر بێت بگرێت کە ڕیشاڵ و سلیلۆز و ئاو و فایبەر و ئەو شتانەی تێدایە بۆ ئەوکەوە ڕێژەی شەکرەی کەم بێتەوە شەکرا کە لەگەر چا دەخورێتن تەنها شەکری سوکەرۆز یان ئەوانەی کەوا لە دەرمانەکان دەفرۆشێتن ئەوە ڕێی پێدەدرێتن چونکە ئەوە نامژدرێتن
ناچێتە ناو خوێن تەنها تامی شیرنە تامی زۆر شیرنە و ناشتێتە ناو خوێن بەڵام نقل و چوکلێت و ئەو شیرنەمەنیانە و هەنجوێن و قەسپ و ئەوانە هەرگیز ڕێ پێ نادرێت چونکە بڕێکی یەکجار زۆر شەکری تێدا و خراپە لە بۆ لەشی مرۆڤ. زۆر باشە کاک دکتۆر زۆر جار هاوشانی ئەوەی کە باز لە بەرزبوونەوەی ڕێژەی شەکر دەکەن نزمبوونەوەشی هەیە دەوترێت ئەمەش زۆر مەترسیدارە مەترسیەکانی چین و بە چه هۆکارێک مرۆڤ تووشی دەبێت دابەزینی شەکرە مەبەستن. نزمبوونەوەی شەکرە دابەزینی شەکرە زۆر کێمە زۆر ڕێرە خی گەورە پەنەماندا دووربی لا سامەحەڵا کەسێکەوە شەکرەی دابەزی بەڕاستی ناژی چونکە مێشتی مرۆڤ ڕۆژانە 24 کاتژمێر پێویستی بە 500 گرام نیو چیلۆی تەواو شەکری گلوکۆز هەیە تەنها پاک پیورلی بەس بە گلوکۆز ئیش دەکاتن 3 دقیقەی لە پێشە 3 دقا مێشتی مرۆڤ بەبێ گلوکۆز دەژیتن لەوە زیاتر خی گەورە پەنەمادا تووشی نۆرەی مێشک جەڵتەی مێشک دەبێ و لەوانەیە دەبورێتەوە و مردنیشی بەدوادا دێ بەڵام شەکرە دابەزین زۆر کەمە کەسێک چی ئاسایی لە حاڵەتی ئاسایی تەبیعی خۆی قەت شەکرەی دانابەزیم کەسێکەوە زۆر برسی دەبێت دەکەوێتە شوێنێک هیچ خواردنی و خواردنەوەی پێناگا لەوانەیە هەتا هەفتەیەکیش تەحمل دەکاتن بەبێ هەموو خواردنەک و جگەر هەوڵدەدا بەڵام سوەر بگرێتن چاوری و پرۆتینەکانی ناو لە شتێک کەشتێنی و شەکری لە بۆ مێشک دروست دەکاتن بەڵام لە دوای هەفتەیە کەسێکەوە هیچیز خواردنی نەخوار ئەو کاتە لەوانێت تو شەکرە دابەزین بێ نیشانەی هەیە خەشی ترمان هەیە کەوا شێوەی وەرەمەکە بۆ نمونە لە پەنکریاسەیە کە زۆر نادر و کەم و ڕێرە ئەوە دەبێتە هۆی ئەوەی کەوا ئینسۆلین دەربداتن دەرەنجام ئەو کەسانە شەکریاندا دەبەزێ و چارەسەریشان بە نەشتەرگەری دەکرێت کە ئەو وەرەمە ئەو لوپا لا ببردرێ و فڕێ بدرێتن یان ئەو نەخۆشانەی کەوا دەرمانی نەخۆشی شەکرە بەکاردێنن دەرزی ئینسۆلین لێ دەدەن دەبێت بەڵانسی ژیانیان بکەن خواردنیان ڕێکوپێک و تەنزیم بێتن لەگەر لێدانی ئینسۆلین و لەگەر حەبەکان بۆ نمونە کە بە ڕۆژی دەبێتن و دەرمانی خواردێ و دەرزی ئینسۆلین لێدا لەو کاتە کە نەخۆشەکە بەخۆی نەخۆش شەکری هەیە لەوانە شەکرەدا دەبەزی کە خی گەورە پەناماندا بەڕاستی کاریسێ و مەساتە و کێشەی زۆر دەنێتەوە دەبێت کۆنتترۆل بکرێ و نەخۆش ڕۆشنبیری پزیشکی ئەوەندە زۆر بێ بتوانانی بەڵانسی خۆی وەرگری کە دەرزی وەرگرتێ دەرمانی وەرگرتێ بزانانی شەکرەدا دەبەزێ و دەبی خواردنێک وەربگرێتن پرسیاری ئەوم کردوتم دابەزینی و شەکرێ نیشانی هەیە کە مرۆڤستی پێ بکات بەڵێ ئینسان جێش دەبێت بێتاقەت دەبێت چاوی پێش چاوی ڕشکە و پێشکە دەکا بەلادا دێتن ئارەقەیەکی زۆر دەکا لەوانێ فشاری خوێنی زۆردا دەبەزێ هیلاک دەبێتن ئیدی ئەگەر کۆنتترۆل نەکرا زۆر بە خێرایی بە ماوەی 3 دقیقا بەلادا دەکەوێتن و لە هۆش خۆی دەچێتن چۆن کۆنتترۆل بکرێت کاک دکتۆرە بێ لەو کاتەیە شیرینی بخوا شتێک بخوا ئەو بخوات نەخێر نەخوا زۆر گرینگە ئەوانە بخۆیان نەخۆش شەکریان هەیە ئەگەر بیخواتەوە تەسەوەر کە یعنی بە کاتژمێرێک زیاتر لە مەعیدە نامژرێ و ناچتە ناوڕێی خۆڵەکە و ناچتە ناو خوێن واتە سوودی نەبوو کاتژمێرێک دوو کاتژمێر مێشک تەحمل ناکە بەبێ شەکر بەڵکو لە ژێر زمانی دادەنێتن فەلسەفەی زانستی پزیشکی کە حەبی ژێر زمان هەیە لە بۆ نەخۆشی دڵ زۆر بە خێرایی نزیکەی 10 چرکەی پێدەوێتن 10 ثانیە ئەو شتەی لە ژێر زماندا دەنەی زۆر بە خێرایی دەگاتە دڵ دەگاتە ناو خوێن و تەوزیع دەبێتن شتێکی شلی شیرن لە ژێر زمانی دابنێ فەورەن چاک دەبێ هیچ کێشەی نابێ ئەگەر بەوەش ڕسپۆنسی نەکرد چان نەبوو دەبێت زۆر بە خێرایی بگوازرێتەوە نەخۆشخانە و دەرزی لە ڕێگەی خوێنهێنەر لە ڕێگەی وەرید لە ڕێگەی کانولەوە لێ بدرێ و شەکری بدرێتێ زۆر باشە کاک دکتۆر لە دەرفەتمان زۆر نەماوە دەمەوێت لەو بەشەی کۆتایی زۆر جار هاونیشتیمانیان و هاوڵاتیان ترسیەوەیان هەیە کە ئاستی پزیشکی لە جیهانە ڕەنگە زۆر پێشکەوتوو بێ هەمان ئەو چارەسەرانە هەمان ئەو دەرمانانە هەمان ئەو زانستەش لە هەرێمی کوردستان هەیە یان نییە کە بە دڵنیایی و خۆشببختانە هەیە و بەڵام دەمەوێت لە زاری بەڕێستەوە بزانین تەواوی چارەسەرەکان لە جیهاندا بۆ نەخۆشی شەکرە دەکرێت لە هەرێمی کوردستان دەکرێت لە بەروەی لە هەفتەی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شەکریان ڕەنگە ئەمەش هەواڵێکی خۆشێ بۆ ئەوانەی کەوا نەخۆشی شەکریان هەیە یا خۆتخوا نەخواسە هەمومان بە دوور بین ئەگەر کەسێک تووشی نەخۆشی شەکرە بێت دەبێت بزانین لە هەرێمی کوردستان لە کەرتی تەندروستی ئێمە تەواوی ئەو چارەسەرە جیهانیانە و دەرمانانە لە هەرێمی کوردستان بەردەستن الحەمدلله هەیە خۆی دەرمان ئەنی کۆمپانیایە و دەیهێنێ بۆ سوودی خۆی قازانجی خۆی و دابش دەکات لە جیهان ئێرەش وەکو بەشێک لە جیهان و دەرمانەکان الحەمدلله بەردەستە هەرچەندە نرخیان لەوانەیە گران بێتن بەڵام بەداخەوە نەخۆش مەجبورە ناچارە دەبێت دەرمان وەربگرێ هەتا جۆرەکانی ئینسۆلین الحەمدلله خۆشبەختانە بەشی هەرە زۆریان بەردەستە و ئاین نەخۆش دەتوانێت بەکاری بێنێ بەڵام وەکو گوتم
لە هەموو شتێک گرنگتر پێشگیری و خۆپارێزیە. هەتا ئەگەر کەسێک خوای گەورە پەنەماندا تووشی نەخۆشی شەکرەژمە بوو دەبێت ئاگاداری خۆی بیت و پارێز بکات و خواردن و خواردنی کەم بکاتەوە بۆ ئەوەی کەوە هەر نەبێت دەرمان کەمتر بەکاربێنێ، هەر نەبێت ئەو ئینسۆلینەی بەکاردێنی کەمتر بەکاربێنیتن بۆ ئەوەی ئاسانتر بتوانێت کۆنتترۆلی شەکرەی خۆی بکە و ڕێژەی شەکر لە ناوخێنی دابەزێتن. کاک دکتۆر سەبارەت بە پشکنین باشترین کاتێکە بۆی کە ئەو کەسە پشکنین بۆ خۆی ئەنجام بدات. هەر کاتێک نەخۆش پشکنین بکە ئێمە زۆر سوپاسی دەکەین و دەستی خۆشببی ڕێ لە کەس ناگرین چونکە خۆزگەمان تەمەنامانەوەیە کەسێک پشکنینی شەکرە بکە و سەحەتی خۆی بزانی خۆ ئینشاءالله شەکرەکەی تەبیعیە بەڵام فاسەچی بکە زۆر مهمە. باشترین کاتیش لە بۆ پشکنینی شەکرە 2 کاتژمێر دوای خواردنە. بۆ نمونە ژەمی نیوەڕۆ لە وڵاتی ئێمە ژەمی سەرەکیە 2 کاتژمێر دوای ژەمی نیوەڕۆ بچی پشکنین بکاتن ئەو باشترین کاتە بۆ ئەوەی کەوا بە دەردەکەوێت ئایا ئینسۆلینی بزەبت ڕێک و پێک ئیش دەکاتن پەنکریاسەکەی ئینسۆلین جوان دەردەداتن و شەکرەکە تەواو کۆنتترۆل دەکات چونکە کە فەرمانێک لە بۆ پەنکریاس دەچێتن هەر خۆراکێک شەکرەیەک دەچێتە ناو ڕیخەڵۆکەکان دەبێ ئینسۆلین ئازر بێ ئامادە بێ لە ماوەی 2 کاتژمێر تەواو دای بەزینێ و سافی کاتن. ئەگەر هەر خەلەلێک لەوەی هەبوو بە 2 کاتژمێر دانەبەزی بەڵگەی ئەوەیە کە ئەو کەسە کێشەیەکی هەیە دەبێ مراجعەیەکی لەشی خۆی بکاتەوە مراجعەیەکی خواردنی خۆی بکاتەوە ئاگاداری سەحەتی خۆی بێتن. 2 کاتژمێر دوای خواردنی ژەمی نیوەڕۆ زۆر باشە. دەشتوانی بەیانی زوو کە لە خەو هەستا 8 کاتژمێر هیچی نەخواردبیتن ئەویش فەحسی شەکرە بکاتن. هەر کاتێکی دریش بۆی گونجا فەحسی شەکرە بکە ئاساییە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەڵگورد فەتحوڵڵا پسپۆری نەخۆشی شەکرە سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی. بەڵێ بینەرانی عزیز دیارە هەفتەی بەرەنگاربوونەوەی ڕوبەڕووبوونەوە هوشاربوونەوەی نەخۆشی لە زانیاری وەرگتن لە نەخۆشی شەکرێ هیوادارین وەک کاک دکتۆریش باسی کرد بۆەوە بیرهێنانەوەیەک وەرزشکردن جوڵان کەم خواردنی ئەو خۆراک و میوانەی کەوا ڕێژەی شەکریان زۆرە تاوەکو تەندروست باش و ئاسوودە بن بە هیوای تەندروستێکی باشیش بۆ هەموو لایەک. لازان دەچینە لای ناوڕێک و دێنەوە لاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لەوێ ئازان لە سۆران لەوێ هەڵبەندی سۆران کۆمەڵی دادگەری خەڵاتی پرۆژەی بای فەرموودە ئەوانەی کە لەوێ یەکەم و دووەم بوون ئەنجامی داوە هاوکارمان ئازادۆ مەراوایی چۆتە نێو فستیڤالەکە چۆتە نێو کۆڕەکە لەوێ بە بزانین چۆن خەڵاتەکان دابشکراون وەروە پرۆژەی بای فەرموودە لەلایەن ئەو بەشداروانەوە چۆن پێشوازی لێکراوە. یەکەم شت
ئەو ڕێگەگرتوتان ڕێیەکە بەری نەدرێت ئەو ڕێگەگرتوتان لە بەردەوام بن بە خزمەت پێغەمبەر لەگەڵ عەلەیهی سەڵات وەسەلام بە خزمەت دایکمان عایشە لەگەڵ ڕەضا ڕەحمەتی خوای لەسەر بێت. بەناوی خوای گەورە و میهرەبان بێگومان ئێمە ئەو بڕۆ وەک بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری لێرەین بۆ ئەوەی کەوە ئەو گوڵانەی کە لە پرۆژەی بەهای فەرموودە طبعاً کۆمەڵێک قوتابی سەڵتیان هینابوو لە پرۆژەی بەهای فەرموودە لەو پێشبڕچەی کە بۆ فەرموودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کرا چەندین قوتابی سەڵتیان هینابوو. اینجا بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی بڕیاریدا کەوە ئەو قوتابیانە خەڵات بکاتن ئەوانەی کە سەڵتیان هیناوە. جا ئێمە ئەمڕۆ بە هاوکاری بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی وەکو بەشی بانگەواز و پەروەردە لێرەین بۆ ئەوەی کەوە ئەو قوتابیانە خەڵات بکەین و بۆ ئەوەی ببێتە هاندان. طبعاً ئێمە وەکو بەشی پەروەردە و بانگەواز هەمیشە پشتگیری ئەم پرۆژانەمان کردووە بە تایبەتیش جەنابی مامۆستا مەڕوان هەموو ئەو پرۆژانەی کە گەنجانمان منداڵەکانمان پەپولەکانمان ئەوانە کە هانیانەدات پەروەردە ببن بەرەو پەروەردەیەکی تەندروست ئێمە هەمیشە پشتگیری لەم جۆرە پرۆژانە دەکەین و هاوکاریان دەبین و تەشجیعیان دەکەین بۆ ئەوەی بە تەندروستترین و جوانترین شێوە ئەو منداڵانەمان پەروەردە بن پشت بەخوای پەروەردگار. ئینشاءڵڵا خۆی گەورە دەزایان باتەوە لە دنیا و لە قیامەتدا. ئینشاءڵڵا بەردەوام ئەبن بۆ ئەوەی کە پرۆژەی گەورەتر و گەورەتری لەم شێوەیە بڕەخسێنن بۆ گەنجانی دیکەی وەکو ئێمە و لە دوای ئێمە دنوە بۆ ئەوەی بۆ قۆناغەکانی دیکەش کە ئێمە گەورەترە بین و بۆ قۆناغانەش بگونجێت. ئینشاءڵڵا خۆی گەورە یار و یاوەریانە بێت لەوەی کە پشتیوانیانە بێت لەوەی کە بەردەوام بن و پەرە بە بوارەکانیان بداتەوەکو پرۆژێکە زۆر گەورەتر لێ ئەکەن. بەخوای بەخشندەی میهرەبان زۆر دڵخۆشم کە بەشدارم کردووە لە پرۆژەی بەهای فەرموودە لەبەرەوەی زۆر سوپاسی بەهای فەرموودە ئەەکەم لەبەرەوەی هەر هەموو بەشدار بووان کە نمرەی سەڵتیان بەدەست هێناوە خەڵاتیان کردن و زۆر سوپاسی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵ ئیسلامی یەکەم کە هەر هەمویان خەڵاتەکەنەوە دووبارە. دووبارە سڵاتان لە بێزان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە دەمانەوێت قسە بکەین لەسەر یادی 237 ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی وێڕای پیرۆزبایەکی گەرم لە هاونیشتیمانیان و هاوڵاتیان و دامەزرێنەران و ڕۆشنبیران و نیشتیمان پەرۆرانی شاری سلێمانی بە ئومێدی ئارامی و ئاسوودەیی و وەروها ئاوەدانی و گەرمتربوونی بزافی ڕۆشنبیری و کولتوری فەرهەنگی لە شاردا و مانەوەی تەواوی جێوار و شوێنەوەرە مێژوویەکانی ڕۆژگاری دۆرانی بنیادنانی قسە و باسی زیاتر دەکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئاراس حەمەساڵح مامۆستای زانکۆ وەروە لێکۆڵەر لە بواری مێژووی شاری سلێمانی و وەروە ئاهلی شاریش. دکتۆر گیان بەخێر بێیت. زۆر سپاس بێوەش. پەیامت لە 237 ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی. وەڵا سەرەتا سەڵامانەی ببینەرانی بەڕێز دەستخۆشی سوپاس بۆ ئەم دیدارە
شاری سلێمانی یەکێکە لەو شارە گرنگانی تقریبان لەسەر ئاسی کوردستان شوێن جێگە و پێگەی دیارە. شاری سلێمانی گوندێکی گەشەکردو نەبوو بە درێژایی تاریخ کە دروست بوو بێت و گەشەی کرد بێت و وردە بووی بە شارۆچکە و دوای وێ بە شار گواستنەوەی شارێکە بۆ شوێنێکی باشتر و گونجاوتر لەو ڕۆژگارە بە تایبەتی لە قەڵاچوالان بۆ زیاتر 150 ساڵ قەڵاچوالان پایتەختی میرایەتی بابان بووە. میرایەتی بابانی بە پێوەری ئەو کاتە گرنگی و سەنگی خۆی هەبووە، چ لە ڕووی ڕۆشنبیریەوە، چ لە ڕووی ئیدار و دەوڵەتداریەوە، چ لە ڕووی بڵێ سیاسەکانی ئەو ڕۆژگارەوە سەنگێکی خۆی هەبووە. بەڵام لە سەردەمی ئیبراهیم پاشای بابانە کە بڕیار ئەدا شاری سلێمانی بگوازێتەوە لە قەڵاچالانەوە بۆ سلێمانی ئەبێ ئەوەش لە بەرچاو بگرین کە شارێکی گەورە تقریبن بە پێوەری ئەو کاتە 6 مزگەوتی تیا بۆ ئەوی تاساکانە یەکلایی بۆتەوە ڕەنگە 2000-3000 ماڵێ بوو بێ شارێ لە ڕۆژێکە ناگوێزرێتەوە. ئەو بابەتە زانستێ بۆ بینەران ڕوونکەینەوە لە یەک ڕۆژان ناگۆچرێتەوە. تقریبن بە درێژایی 2 ساڵ 1984 تا ساڵ 1985 شاری سلێمانی تر بە تەواوەتی گوازراوەتە و دام و دەستگاکانی ئەو کاتە هێنراوەتە شاری سلێمانی و بارگای میرایەتی بابان هاتوۆتە ناو سەرای سلێمانیەوە. تقریبا 2 ساڵێکی پێچوە لە یەک ڕۆژان نەبووە، بەڵام ئاسایی هەموو شارێک لەسەر لەم وڵاتانی خۆشمان ناو لەسەر ئاسی گیانی ڕۆژێکی دیاریکراوی خۆی هەیە بە پێی هەندێک لێکدانەوە و تەفسیر و تەفسیلات کە تقریبا ئەهلی خۆی کردوێتی کە ڕۆژی 14 دانا و تقریبا ڕەنگە ڕۆژێکی گونجاویش بێ بە پێی بکەش و هەوا و هینی سلێمانیش عادەتەن ئەگەر کەسێ ماڵ گوێزێتەوە خانوو بکات لە کاتی کەش و هەوا خۆش بێ گوازێتەوە مانگی 11 تقریبا 14 کات درەنگە لە وڵاتی خۆمانە بۆ بارکردن و ماڵ گواستنەوە. بەڵام تقریب لە ماوەی 2 ساڵ هەر ڕۆژێک دیاری بکەی کە کۆتایی هاتووە و بڵێ میری بابان هاتووە لە سەرای سلێمانیە لەسەر عاشەکەی خۆی دانیشتووە لەو ڕۆژە ئەو ڕۆژە بکرێ بە ڕۆژە دیاری کراوەکە شتێکی باش و شتێکی گونجاوە. ڕەنگە دەتوانین بڵێن 14 و ڕۆژە بێت کە خودی میر خۆشی هات پێ دەنا دەکرێت وای دابنین بەڵام هیچ بەڵگەیەکی نووسرا و پێشبینێ چکە ئێستا ئەگەر بۆ نمونە بەهاری سلێمانی زۆر خۆشەکرێ لە ناو قڕولی تاوەی زوسانە تۆ بەهار بێ کۆچکەی ڕەنگە ئێستا کە قەڵاچۆلان تر سار دەبێت تەسەوەرەکەم کۆتا وەجبەی هاتن میراتی بۆ ئێستا ئەوش لێکدانەوەیەکە. بەڵام جەنابەت پیاوێکی ئەکادیمیت خەڵکی ئەکادیمی لەم قسانەتی هەیە کە ئێمە بەڵگەیەک مەختوتەیەک نووسراوێکمان نەبێ ناتوانین کۆنکرێتی بڵێن شتەکە وایە. زۆر باشە کاک دکتۆر، ئەو کەسانی و سەروبەندی کە بنیادنانی شاری سلێمانیان کردووە ئەو شارەیان دروست کرد سەرەتا بیریان لە چی کردەوە کە دای مەزرێن یاخود دروستی بکەن لە دام و دەستگا و یاخود چیان پێویست بوو کە سەرەتا دروستی بکەن؟ ئەوەی گرنگە لە بنیانانی شار و ئیدار و دەوڵەتداریە تقریبا لە ساڵی 1970 محموود پاشای بابان کە ئەو کاتە میری بابان بۆ سەرای سلێمانی دروست کردووە تەبعاً بە هاوکاری عوسمانیەکان بووە. ئەم لە ملەی تاسووجە بۆ سلێمانی لێرەوە کە ئەڕوا بەرەو ڕۆژهەڵات و بۆ ناوچەی شارە زۆر سەرڕێگەیەکی بازرگانی بووە. قشڵەیەکیان دروست کردووە، دەبۆیەکیان دروست کردووە، سەرایان دروست کردووە هەم بۆ پاراستنی ئاسایشی ڕێگەی کاروانی بازرگانی هەم بۆ کۆکردنەوەی باج و خەراج. ئەوە زۆر گرنگ بووە. ئیتر ئیبراهیم پاشای بابانیش خۆی لە بەغا گەورە بۆ لەوێ بەعزێ هێنی خوێند و ئەوانە لە ینی سەلیقەیەکی دەوڵەتداری و بنیانانی شاری هەبووە لە ساڵی 1984 کە بڕیاری داوە قەڵاچوالان بێنێتە شوێنی ئێستی سلێمانی. ئەوەی هینەکە هەنی لێکدانەوەی بۆ کرێ، بەڵام ئەگەر بە مێژوی بابان ناتۆژ بچین بەولاوە تقریبا میرایەتێکی کۆچەر بووە لە دارشمانە و ناوچەی مەرگە بووە. دوایی هاتوۆتە ماوە، دوای هاتوۆتە قەڵاچوالان هەتا قسە ئێوەشەیە لە سوورداشیش بوو بێ پاشانی یەتە شوێنی ئێستی سلێمانی. تقریبا ئەگەر سەیری مێژۆکەی لە میرایەتێکی دەسەڵاتێکی کۆچەرە چێ چەند شوێنێکی چەند شوێن گۆڕانکاری کردووە کە هاتوۆتە شوێنی سلێمانی لە قەڵاچوالان بۆ شوێنی سلێمانی شتێکی تازە نەبووە. بە تایبەتی ئەو کاتەش دەخلی داهاتی دەوڵەت باج و خەراجی کشتتوکاڵی بۆ ناوچەی شارە زۆر و ناوچەی سلێمانی هەمووی ئاو جۆگە و شوێنی کشتتوکاڵی بووە. ڕەنگە لە ناوچەی شار باژێر و قەڵاچوالانە ئەو زەوێ کشتتوکاڵیانە نەبێت کە لێرە داهاتەکەی باج و خەراجەکەی کۆکەنەوە بۆ دەوڵەتداری. ڕەنگەوەیەک بێ لە فاکتەرەکان ئەوەی کە بیری لێ کردوتەوە ئیبراهیم پاشای بابان کە شاری بنیاد ناوە سەرای سلێمانی هەبووە. ئەوە بڵێن بە تعبیری ئەمڕۆڵێن مەجموعە دەوائر ئەوەی کە دەسەڵات و سوڵتە هاتۆ لێ عەرشی میرایەتی بابان هاتۆتە سەرای سلێمانی. یەکەم شتێکە بیری لێ کردوێتەوە دروستکردنی مزگەوتی گەورەی سلێمانی بووە کە سەرەتا بە مزگەوتی ئیبراهیم پاشا ناسراوە خۆی دروستی کردو خۆی بنیاتی ناوە. چونکە مزگەوتی گەورەی قەڵاچوالانمان هەبوو کتێبخانەیەکی گەورەی تیا بۆ ژمارەیەکی زانای گەورە ژمارەیەکی زۆر خوێندکار و قوتابی تیا بۆ بە تعبیری ئەمڕۆ لەو کاتات بە لە نامەیەکی
شێخ نەودەییمان هەیە ئەڵێ 70 تەلاویتیا بووە 80 تیا بووە ئەوانەوە لە هەندێک کاتە زیاتریشی تیا بووە و لەو کاتەشا مزگەوتی گەورە ئەگەر سەیری خەریتی کۆنی سلێمانی بکەی لە دەرەوەی شار بنیادناوە ئێستا چۆن زانکۆ دروستەکری ئەبرێتە دەرەوەی شار چگە لە ناو سنتەری شارە جێگەی زانکۆی تیا نابێتەوە بە شوێنێکی گونجاو بێ دەوری زانکۆیەکی بینیوە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە وەزارەتی ئەوقاف و ئاینی هەمووی مزگەوتی گەورە بووە بە تعبیری ئەمڕۆ و شوێنێکش کە خوێنەوە دروستکە بۆ دەسەڵات تەنها مزگەوتەکان بووە لەو کات و سەردەمەوە هەموو میرەکان و میرزادەکانیش نەوەکانیشیان لە مزگەوتەکانە خوێندویانە چونکم دەسەڵات و پیاوانی دەسەڵات ئەبێ خوێنەوار بن نەک بخوێنن بۆ ئەوی بن بە مەلا کەسیان مەلایەتی ئاینیان نەکتۆ بەس خوێندنی ئاینیان تەواو کردووە عەبدوڕەحمان پاشای بابان مەلای مدەڕیز بووە ئیبراهیم پاشا دەرچووی حوجرە بوو زۆرێکی تر لە میر و میرزادەکان و شوێنێک کە تەنەها خوێنەوار دروستکا بۆ دەسەڵات و بە سوڵتە مزگەوتەکان بووە بۆیە گرنگێکی زۆری داوە بە مزگەوتی گەورە لەوێ کتێبخانی گەورەی قەڵاچوالانی هێناوەتە مزگەوتی گەورە شێخ مارفی نۆدەیی کە تقریبا شێخێکی گەورە بۆ ڕئیسی تەریقەتی قادری بۆ لەو کات و سەردەما ئەتوانین بڵێن بە تعبیری ئەمڕۆ سەرۆکی زاناکانی قەڵاچوالان و میرایەتی بابان بووە هێناوێتە سلێمانی و لێرە بۆ بە ئیمام و خەتیب و مدەڕیسی مزگەوتی گەورە بیری لەوە کردوتەوە کاتێک کە شاری بنیادناوە بڕیا بانگەشەیەکیان کردو میرەکانی بابان بانگەشەیەکیان بڵاو کردوتەوە کە تاجرەکان پیاوە دەوڵەمەنەکان پیشەوەرەکان هەمویان بێنە شاری سلێمانی تەنانەت فەرزکراویان داوایان لێکراوە ئەو سوڵتە و هەیمەنیان نەبوو فەرز بکرێت داوایەتاکو نامیان نردوو بۆ سەر عشرەتەکان کە خەڵک تەرجیع بکەن بێتە شار و بۆی شار ئاوەدان بێ و پیشەوەر و ئەهلی کەسە ئەوانە بێنە ناو شارەوە بانگەشەکە بە نووسراو هەیە ئەوەی کە سەیرەکە هەمی توێژی شاریە بازرگانەکان پیشەوەرەکان ئاسنگەرەکان دارتاشەکان ئەمانە کە بەتایبەتی زانایان ئەمە بانگەشیان بۆ ئەمە کردووە و یەکێکی تریش لایەنە هەرە جوانەکانی مێژوی میرایەتی بابان بە درێژای مێژۆکەیان چل لە مەرگە و داڕشمانە و ناوچەی پێشدار چل لە ماوە چل لە قەڵاچوالان لە سلێمانیشە سیاسەتێکی ڕۆشنبیریان هەبووە لە هەر شوێنێکە زانایەکی گەورە بنەماڵەیەکی زانستی گەورە بەتوانە هەبووە چوون هێناوێنەتە ناو سنووری قەڵەمڕەوەکەی خۆیانەوە مزگەوتیان بۆ دروست کردو خوێندگەیان بۆ دروست کردو وەقفیشان بۆ دابین کردووە ئەم مزگەوت و فەقێ و مەلایانە چاویان دەسەڵاتی لە دەستی سوڵتەن نەبوو هەموو کاتێ پارەیامداتێ و نانیامداتێ وەقفی خۆیان هەبووە و ئەگەر سیرکەی مردۆخیەکان لە ڕۆژهەڵاتەوە هاتوون کە کاریگەریکی زۆریان هەبوو لەسەر حرەکەی بزافی ڕۆشنبیری و زانستی لە سلێمانی و سنووری میرایەتی بابانە لە ناوچەی هەورامانەوە لە ناوچەی هەڵەبجە و شارە زوورەوە لە ناوچەی شارباژێڕەوە لە ناوچەی قەرەداخەوە کۆمەڵە زانای زۆریان کۆ کردوتەوە وە سلێمانی ئەوەش نهێنیەکەی گەشەکردنێکی خێرا سلێمانی ئەگەر لە ساڵی 1984 دروست بوو بێ لە ساڵی 1920 عنی 20 و لەوێش 15مان هەیە لە ماوەی 35 ساڵ تەمەنی بۆ کە ڕیچاتۆتە سلێمانی کلاودی زیمز ڕیچاتۆ یاژەشتەکانی خۆی نووسیوە شتی زۆر جوان و نایبی لەسەر شاری سلێمانی نووسیوە ئەڵێ حەمامەکانی سلێمانی گەرماوەکانی سلێمانی لە ئاستی گەرماوەکانی نەک لە ئاستیاڵێ گەرمایی وا گرنگ و جوان و پێشکەوتم نبینیەوە نە لە ئەرقەرە و ئەستەمبول ئەو کاتە نە لە ئەستەمبول و نە لە قاهیرە ناوی ئەو دوو شوێنەی بردووە ناوی بەغای بردووە یعنی چۆن لە ماوەیەکی قیاسی کورتە ئەم شارەوە پێشکە و هەر ئەو هاو یەکەم جارێ گواستنەوەی شارێ بۆ شوێنی شارێ لادەیەکی گەشەکردو نەبووە قەڵاچوالان هێناوەتە ئێرە هێنانی ئەو ڕۆشنبیرانەش کاریگەری باشی هەبوو لەوەی کە شار پێش بکە ئەو چیە؟ ئەو ڕۆشنبیرانی کە هاتوونە و زانانی کاتون مەدرسە دینیەکانیان لێوەی هێناوە هەمووی مەدرسەی گرنگ بووە یەکێکی تر لە لاپەڕەجوانەکانی مێژوی میرایەتی بابان کە فاکتەرێکی باش بووە تا ئێستاش کاڵی شاری ڕۆشنبیری سلێمانی لە وەکو شارێکی فەرهەنگی و کەلتوری ساڵی پاروازام خرایان ناو لیستی یونسکۆ وەکو شارێکی داهێنەر و داهێنەرێژ نەکە هەر کەلتوری بەڵێ چوە ئەو لیستەوە هەر ئەو پاشخانە ڕۆشنبیریەیە کە میرەکانی بابان تەنانەت ئێستش لە کتێبخانەی ئەوقافی سلێمانی لە بەشی مەخطوطات هەمووی مۆری میرەکانی پێوەیە کە شێخ حەمەی خاڵ لە شێخ حەمەی خاڵ هیچێکی لە زیادە نەوتۆچی و تۆ وایە چونکە زۆر دقیق بوو و هەمووی مەخطوطە و دەستنووسی گرنگی لەبەردەستا بۆ شتانی کە نووسیەتی ئەڵێ میرەکانی بابان وەفدیان ناردۆ بۆ تاران بۆ مەکە و مەدینە بۆ شام و بۆ حیجازەکار مەکە و مەدینەیە هەتا بۆ قاهیرە و بۆ سەنعاش ئێستا ئەحمەد پاشای بابانمان هەیە لە سەنعا و کتێبی ناردۆ تۆ مۆرەکەی خۆی پێوەیە لە کتێبخانەی ئەوقافی سلێمانی پارێزراو بە مۆرەکەی ئەحمەد پاشاوە لەوێ بەباری هێستر و بەباری وڵاخە بەرزە بارە کتێبی هێناوەتۆ لە سەنعا و بۆ شاری سلێمانی ئەوەیە نهێنی پێشکەوتنی بزافی ڕۆشنبیری و
ئەدەبی و زانستی لە شاری سلێمانی کاک دکتۆر ینی کۆمەڵی خاڵ هەیە ڕەنگە جەوهری بابەتەکە بن بۆ کەسانی ئەکادیمی ڕەنگە هەستیان پێکرا بێ خاڵێک کە زۆر گرنگەوە بەڕێزی شتا مەسەد پێکرد زۆر جار شارەکان لە گوندێکی بچکۆلانەوە لە چەند ماڵێکەوە گەورە دەبن ئەمە کۆمەڵێک فکری جیاواز و کۆمەڵێک ڕخوقین و بابەتێک تا دەگەن لە شارێکی گەورە یعنی ئەگەر بچینەوە سەر پێگەی سلێمانی ئەمە یەکێک لەو خاڵانە باست لەوە کرد کە ئیتر بڕیارە درێت شارێک بنیادونێ نەک لادەیەک نەک گەڕەکێک شارێک ئەمە زۆر گرنگە دوو ڕۆڵ و کاریگەری میرانی بابان لەوەی کە توانویانە ئەهلی زانست و زانیاری بێنەوە دووش ئەگەر بەراوردێک بکەین چەند گرینگە حاکمی شار میرایەتەکانی بابان کە چەند ئەهلی عیرفان و کتێب و قەڵەم بوون ڕۆژگارێک کە سلێمانی بەو ینی 20 ساڵی یەکەمی تەمەنی تۆ پێشتری ژیانی لەو هەموو خانەقا و تەکیە و ئەمانە بە زوودی دروزە بن ئەمە ینی چۆن ئەم پاشخانە ئەم کاریگەری کە لەسەر ئێستی شاری سلێمانیش دروست و باز لە شاری سلێمانیەکە یەکسەر تۆ بتێونەتەوە وێنایەکی زۆر جوانی عیلم و فەن و هونەر و زانستێ بۆ دروستە بێ خۆی وتەیەکی عەربیمان هەیە ئەڵێن الناس على دین ملوکیهم خەڵکی لەسەر دینی پاشاکانیان قسە لە 100% ڕاستە ئەڵێ گەورە ئاو ڕێژە بچووکیش پێی تێخا لە کوردەواری خۆمانە ئەمە قسەیەکی هاکەزایی نییە تەجروبە و ئەزمونێکی زۆری کردووە کورد لەگەڵم قسا و قسەی کردووە سوڵتە و دەسەڵات چۆن بیرکاتەوە چۆن تەسەڕوفکە سیاسەتی چۆن بێ میلەتەکە ژواکە زۆرینەی ڕای میلەتەکە واکە من قسم لەوە نییە کە کۆمەڵی خەڵکی نەخۆشاس بەیا بن و پێچەوانی سوڵتە بیرەکەنەوە بەڵام ئێستا بۆچی خەڵک ڕقی لە کتێبە کەس کتێب ناکوێنێتەوە کەس گرنگی بە زارز نادا سوڵتە و دەسەڵاتەکە ڕقی لە کتێبە و گرنگی بە کتێب نادا ڕۆژێک لە ڕۆژان نەحکومەتی هەرێم و نەحکومەتی فڵان ئەمانە دیناری بۆ کتێب سەرف ناکە دینارێ بۆ بزافی ڕۆشنبیری سەرف ناکە ئەوەنەی کە گرنگی بە جانیبی عسکەری و کۆمەڵە شتێتر دەدرێت لە وڵاتە دواکەوتوانی خۆمانە گرنگی بە شتەکانی تر نادرێت لە وڵاتەکانی ئەوروپا بۆچی پێشەکەون چون سوڵتەکان خوێنەوار و بانگەش بۆ خوێنەوارێکە و گرنگی بە خوێنەواریدا و کارەسانی بۆ خوێندن و خوێنەواریەکە گرنگەکەی ئەوەیە میرەکانی بابان لەگەڵ ئەوەشا کە بارودۆخێکی نائارام بۆ بەردەوام لە نێوان بەرداشتی ڕۆم و عەجەما پلیشاوەتەوە میرایەتی بابان سۆران ئەدەڵان هەموو میرایەتەکانی تریش یعنی بارودۆخێکی زۆر نائارام بۆ هەموو کاتێ لەم لاوە عەجەم هجومی کردەوە لەو لاوە ڕۆمەکان هێرشیان کردووە چەند ساڵێکی ئارام نادۆزیتەوە لە هەمووی سەردەمی میرایەتی بابانە بەڵام لەگەڵ ئەوەشا مەسعود محەممەد باسی ئەوە کە خوێندن خوێناوەری پرۆسی خوێندن بە پێوەری ئەو کاتە بەردەوام بۆ فەقی کورد حسابی بۆ سیاست و سوڵتە و شەڕ نەکردووە لێرە و کتێبی خۆی هەڵگرتووە ڕۆیشتوە تاکو بەغا وەلێ هاتۆتەوە بۆ مووسڵێ هاتۆتەوە بۆ هەولێر لێرەوە تا سنە ڕۆیشتووە یعنی بە قسەی مەسعود محەممەد خەریتەی کوردستانی دروست کردووە فەقی کورد بەردەوام بۆ لەسەر کارەکەی خۆی لەگەڵ هەموو ئەم شەڕونە ئارامێش کە لە ناوچەکە بە بەداخەوە میرەکان لە ناو خۆشیانە دایم شەڕیان بۆیە کەسیان کەیفی بە کەسیان نهاتۆ لە ملانێ و ئەمەی کاڵێ پەنجەکان یەکتریشکێنن هەر سەر یەکتری شاشکانەوە هەر کار لە پەنجەکانان نەبووە ئەو مێژۆر ڕەنگە هەمووتان خوێند بێتانەوە بەڵام لەگەڵ ئەوەشان ڕۆژێک لە ڕۆژان پرۆسی خوێندن خوێنەواریان پەخ نەخستووە کەسی وەکو عەبدوڕەحمان پاشای بابان کە لە دوای ئیبراهیم پاشای بابان لە ساڵی 1970 بۆ 1930 کە کۆچی دوایی کردو میری بابان بۆ لەو قۆناغە گرنگە تقریبا چەند مزگەوتێکی لە شاری سلێمانیا دروست کردووە مزگەوتی سەی حەسەن و مزگەوتی خومخانەیە و مزگەوتی شێخ بابا عەلیە و کۆمەڵی مزگەوتی تری دروست کردووە خۆی تەدریسی کردو لە ناو مزگەوتی سەی حەسەنە کاتێک کە میلەت ئەبینێ میر ئاوا لە خەمی خوێندن و خوێنەواری و تەدریسایە ئەمیش گرنگی پێدا ئەو سەیرەکە کە مەختوتە کۆکات و ئەوانە ئەویش یەت کە مەختوتە گرنگی خۆی هەیە و دەزنووسانە گرنگی خۆی و کۆی کاتۆی سەر لەوانەیە زۆر ئاساییە لەم سەردەمەشا خەڵک مەختوتی لە ماڵەوە هەبێ بڵێ ڕێم لێک دە و فڕێ بدات و بیکاتە دەنەکەی خۆڵەکەەوەی سش خەڵکی وامان هەیە ڕەنگشتی واش ڕوویا بێت لەم نزیکانە ئەوەیە عنی خەڵکە بارودۆخێک هاتوۆتە پێشەوە ئەوەی خەڵک لە بیری نییە خوێندن و خوێنەواری و خوێندن بە مەنای شادەنا بە مەنای معریفەکە یاڵێ خوێندن خوێنەواری خۆڕۆشنبیرکردنە لای خەڵکی زۆر جار کاک دکتۆر ێزش کە خۆت ئاماژت پێکرد کە باز لە دروستکردنی مزگەوت و ینی ئەوەی بەدی دەکرێت کە زۆر هاوینێکی باش و هاوکارێکی باش بۆی کە خزمەتی ئیسلام کەن پێت وایە ئیسلام لەو ناوچەیەدا چ ڕۆڵێکی باشی هەبوو لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە ئاکار و ڕەوشی کۆمەلگای ئەو سەردەما خوی یەکێ لە فاکتەرە بەهێزەکان کەواکە خەڵکی دیندار زۆر گرنگی بە خوێن خەڵکی خوێندن خوێنەواری بدا خەڵکی دیندار خوێندن و خۆماندووکردن بە عیبادەت دەزانێ
وەکو عیبادەت ئەچێت کە تۆ خۆت تەسقیفەکەیت و بە دوای کتێباکرێت و کتێبە خوێنیتەوە چی نەحو سەرفە خوێنی و ئەمانە ئەمە بە عیبادەت و بە خواپەرستی ئەزانی بۆیە ئەوە نەحەریسیت و کۆڵی وەست بارودۆخ باش بیان خراپ بێ هەر بەردەوامی لەسەر خوێندن بڕوان ناکەم بە درێژایی مێژووی خوێندنی خوێناری لە کوردستانە فەقیەکی دەوڵەمەند زۆر کەم هەبوو یەکێ دوان ناڵێم مەلای دەوڵەمەند لە کوردستانە نەبووە هەمویان خەڵکی فەقیر بوون یعنی زانایەکی گەوری وەکو شێخ معرفی نۆدەییمان هەیە هەتا ئێساکانش هەموو کورد شانازی پێوە کاو نزیکەی 60 کتێبی لە مەخطوطە و دەستنووسی لە دوای خۆی بەجێ هێڵاوە باسی ئەوە کار لە هەزارمێرد لا ئیبن حاجی هەزارمێردی کە خوێندویانە ئیبن حاجی هەزارمێردی خەڵکی سنجوێیە ناوچەی ئالانی سەردەشتە بەڵام کە هاتە هین لە قەبەکەی بوو بە هەزارمێردی ئەڵێ لەو کاتەش ئەم شێخ معرفی نۆدەیی کە ئێستا ئەستێری گەشی سلێمانی و هەموو ساداتی بەرزنجەیە پێکەوە بوون لە گوندی هەزارمێرد خوێندویانە ئەڵێ شەو ڕۆژی چەند گێتکەیە گێتکە ئەوەیە کە هەویرێکە شێلیت و بە ئاگر وشکێکیت و ئەیخۆی ئەوە خواردن و ژیانەکەمان بوو لەگەڵ ئەوەشە شێخ معرفی نۆدەیی 60 دانراوی هەیە تقریبا نزیکەی نازانم چەند هەزار بەیتە نەزمی هەیە بە عەرەبی لە غەڵەتێکی نەحو سەرفیتیان نییە ئێستا بۆی خەڵک فێری نابێت ئەو بە عیبادەتی خواناسی زانیەوە شێخ معرفی نۆدەیی بمانەوێ نەمانەوێ ئەو شعر و ئەدەب و فەرهەنگ و ثەقافەتەی کە هەبووە لە ڕووی ئاکار و هەموو ڕووەکانی تریشەوە بەرهەمی مزگەوت و خوێندن و دینداریەکەیە ئیسا بۆ لە خەڵکێک بەسەری ئاخشێت و تێپەڕێنێ و زۆر هێنی ناکا بەڵام مانەوێ نەمانەوێ هەمووی ئەوەیە کە نالی و سالم و کوردیش دروست بووە لە سەرەتای دروستکرانی شاری سلێمانیە و زمانی فەرهەنگ و ئەدەبی کوردی بێ بە زمانی سلێمانی لە کاگەنوانی وەرەگرینەوە کە زمانی هەورامی گۆران بووە یعنی گرنگی پێگەی سلێمانی و گرنگیدانی میرەکانی بابان و ناوچی سلێمانیە کە بن بە پێشەنگی زمانی ئەدەبی کوردی ویستم ڕۆڵی یان کاریگەری یان هۆکاری زمان ئەو پرسیارە من لە مێشکا بوو پێش ئەوەی ئەوش باسکەی کە چەند گرنگە سێکوچکەی بابان یان خو زمانی سۆرانی سلێمانەی لە ئەدەبیات و لە ناساندن و لە با بڵێن بەهێزکردنی پێگە و ڕۆڵی شاری سلێمانی خۆی شیها لە پشتی سێکوچکەی بابانەوە بەداخەوە زۆر باز ناکری ئەوەی لە پشت سێکوچکەی دروستبوونی سێکوچکەی بابانەوەیە مەولانە خالیدی نەقشبەندیە مەولانە خالیدی نەقشبەندی کە هاتوۆتەوە لە ساڵی 1970 هاتوۆتەوە سلێمانی لێرە ئەو بزافە بەهێزەی ڕۆشنبیری دروست کردووە و بە کوردی نووسیوەتی بە کوردی شعری و تۆ و عەقیدە نامەی بە کوردی نووسیوە ئەگەر سەیری سێکوچکەی بابام بکەیت دەرچووی خانەقانەوە ئەگەر لە نامەکەی نالی کە لە شام و نادوتی بۆ سالم و سالمی جوابی ئەداتەوە باسی خانەقاکە خانەقای مەولانە خالی دەکا کە لە ساڵی 1970 دروست کراوە محمود پاشای بابان دروستی کردووە باسی خوێندن خوێنەوەریەکە لەناو خانەقا دوای چێتە بۆ دەشتی فەقیەکان ئەم دیوگردی سەیوانە ئیساکانە و دەشتە نەماوە هەر ناونانی بە دەشتی فەقیەکان بەڵگەیە کە ڕژمارەیەکی زۆر فەقێ لە شاری سلێمانیە هەبووە لەو کاتە ڕۆژانی سێشەمە فەقێ دەرز ناکوێنە چون لەوێ یاریان کردو کەوشێن و ئەو یاریانی کە ئەو کاتە هەبووە ئەو یاریان کردو پێ لە نالیە لە دەشتی فەقیەکان خۆزگە و گەڕەکەش ئێستاشە ناوێنایە دەشتی فەقیەکان دواییەتەوە ناوی هەنێ ناوچەی سلێمانی ئەبا مەولانە خالید تەنانەت مەولانە خالید باسی سلێمانی و باسی شارە زۆر و باسی بەکرەجۆ و باسی سەرچنارەکە لە شعرەکانیە ئەگەر سەیریکی شعرەکانی نالی و سالمکەی وە کوردیش هەر تقریبا ڕچەکە و ڕێگاکەی مەولانە خالیدیان گرتووە بە تایبەتی ئەو ململانی تەسەوفی کە دروست بوو لە ساڵی 1970 بەدوا لە نیوانی نەقشبەندی و قادریەکانە و بە تایبەتی کاریزمای وەکو مەولانە خالید و لە ماوەیەکی قیاسی زۆر کورتە بە هەزاران هەزار مری شوێنی کەو ئەو ململانەش دەورێکی زۆری هەبووە لە گەشەکردنی بزافی ڕۆشنبیری و خوێنەواری فکری معرفی لە شاری سلێمانیە و زمانی ئەدەبیش پێشنگەکەی و پێشڕەوەکەی مەولانە خالیدە و دوایی شوێنکەوتوانی مەولانە خالیدە نالی و سالم و کوردی ئەمان شوێنپێی مەولانە خالیدیان هەڵگرتووە بەس تۆ سێریە و منافەسەیە و سەردەما لەم لە زانا و مامۆسا و مەلای باشتر بەرەم دێ لەو لا بە هەمان شێوە لێرە خانەقا و لێرە مزگەوتی گەورە یعنی چەند شەریفانە بووە چەند شار سوودی بینیوە لەو منافەسەی ئەوان کە چی ئێستاکە بەداخەوە خۆی سیراع ململانێ زۆر چاکە شوێنی وەستا و ژیانی وەستا و ژیانی داخرا و هیچ بەرهەمێکی معریفی نییە ئێستا بۆ لێرە جوڵە هەیە ینی کۆمەڵ ئەفکاری جیاواز هەیە بەردەوام هەمووان لە جوڵایەن تۆ تاکوی ڕخنە لە فکر و بیر و باوەڕەکەت نەگیرێ تۆ ڕەدی نایتەوە کاتێک کە ڕەدی ئەدەیتەوە معریفەی بەشەری گەشەکە ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض والسماوات
خۆی ئەرز و سەماوات بۆ گەن ناکە ژیان لە نێوان ئەرز و ئاسمانە بۆ گەنەکە ژیان کەوەسا ژیان بۆ گەنەکە چون ئێمە معادلەیەکی قورئانیمان هەیە لیمەن شاء منکم ئەن یتقدم ئەو یتأخر وەستان نییە یان پێشەکەوی یان دواکەوی لە شوێنی خۆتا وەستای کە گەشت نەکرد و خۆت پێ نەگەیان تۆ بەرەو دووە چونکم کات ئەڕوا زەمن ناوەستێ چاوەڕێی من و تۆ ناکە ئەڕوات و ئەو هینە هەتا ئێستش تقریبا لە دەڤەری سنووری میرایەتی بابانی کۆنا هەر ماوە ئەو ململانێ فکری و هینە هەر بەردەوامە جۆنێک لە یاخیبوون لە خەڵکی ئەم ناوچەیە هەیە کاک تۆ با بچینەوە هەر ئەو سەردەما سنووری جوگرافیاکەی چەندێک بووەوە کوێی تیا بۆ زۆر باز لەو دەکرێت کە گوندی مەڵکەندی هەبوو لەوێ ئەمە ڕۆڵ و کاریگەریکی باشی هەبوو لە بنیاندانی ئەم شارەدا چەندەیەک هەبووە لە سنووری ئێستای سلێمانیە کە سلێمانی هاتووە محموود پاشا هێناوانە لە دەوروبەری سەراوە کە دەستی پێکردو گەڕێکی شێخان و دەرگەزێن و گۆی ژە و کانی ئاسکان و چوارباخ و ئەم گەڕێک 6 گەڕێک بووە کە دروستیان کردووە وردە وردە مەڵکەندیش کە زۆر نزیک بووە لە سنووری سەراوە بۆ بەژێرەوە بۆ بەژێر شارەوە و ئابلاغ بۆ بەژێر شارەوە بەڵام تازەتر لە دواترە بۆ بەژێر شارەوە چەندەیەکی تریشمان هەبووە کە ئێستاکان هەمان کەوتون ناو سنووری شارەوە بەڵام ڕەنگە کاریگەریەکی ئەو تۆی نەبوو بێ لادێ چونکم لادێ بمانەوێت نەمانێت ڕازگۆ بین لەگەڵ خۆمانە علمیە نیش لادێ زۆر زەحمەت ئەتوانێت گەشە پێدان و چ لە ڕووی فەرهەنگی و کەلتوریەوە بێ چ لە ڕووینەوە بێ ڕوونادا تەنانەت سەیری بینایی گوندەکانی کوردستان کە ڕەنگە 1800 چۆن بوو بێ ئێستاش ئەگەر ئەم وێرانکاریە نەبووە ڕەنگە هەر قوڕ و بەرد و ئەوە بووایە لە لادێشە لە شاری گەورە دوو هین هەیە بەرهەمی شارن فەلسەفە و سیاست و فکر و بیرکردنەوە لەگەڵ سیاسەتە فەلسەفە و سیاست یان فەلسەفە و معریفە بەرهەمی شارن زۆر لە لادیا بەرهەم نایەن زۆر باشە تایبەتمەندیەکانی شاری سلێمانی لەبەرەوەی لە شاری سلێمانی هەڵبەتە بەندە ئەمێ هەر لە مووقیفی پێشەشکاری هاتم بەڵام تایبەتمەندیەکی گرنگی شاری سلێمانی کە باسی بیناسازیە دکتۆر یعنی من هەر بۆ ئیزافی قسەکانی بەڕێزت ڕەنگە مافیەوە نەبێ ئێستا وەکو میوانێ قسە بکەم بەڵام ئەمێ و شایدە بدەم بەڕاستی وەکو پسپۆڕەیەکی شوێنەوەرناسیم تایبەتمەندی بیناسازی شاری سلێمانی هێندە کوردانەیە یانێتوانم بڵێم نە کاریگەری ڕۆم نە عەجەم نە فارس نە تورک نە عەرەب نە شام نە غەربی لەسەر نییە ئەمەش توانم بڵێم یەکێک بۆ لە سیما جوانەکانی شارسازی کوردی مەعادە ئەگەر تۆزە کاریگەری کوردستانی ڕۆژهەڵاتیشی لەسەر بوو بێ کە وەستاکانی سناتون ئەمەش ئێرانی نییە زۆرە ئەمەش ئێرانی ینی کوردیە یانێ دەبینی لە نێوان ئەمارەتی ئەردەڵان و بابان یانێت ئەمە زۆر گرنگ بووە بۆ سلێمانی دکتۆر بەس بابەتی بیناسازی کاکشوان خۆی هیچ نەقسێکی تیان نییە ئێستا بمانەوێت نەمانێت هەچی زانستە ئێمە لە ئەوروپا و لە ڕۆژ ئاوا باوەڕماگرتووە لە توب و هەندەسە و بیگرە هەموو قسەی ڕیچیش و بە قسەی ئەو بەڵگە مێژوانی کە لە بەردەستمانە ئێستا کاتێک کە میرەکانی بابان سلێمانی لە قەڵەچوالە هاتوونە شوێنی سلێمانی چوون وەسای دەستڕەنگینیان لە ڕۆژهەڵات و هێناوە و بمانەوێت نەمانەوێت سە بینا کۆنەکانی سلێمانی من لەم ڕۆژانە چەند وێنەیەکم گرتووە ئەو خوشتە سوور و کراوانە کەلتوری ئەمە ناوچە نەبووە بینا دروستکردن بە خشتی سوکرا و دروستکردنی حەمام و چنینی سەقفەکان کللتوری ئەم ناوچەیە بڵێ لە ڕۆژهەڵات و هێناوێنە لە کرمەشان و لە ناوچە هەتا لە ناوچە عەجەمی و هەمدانەکەشەوە دەیان وەسای دەستڕەنگینیان هێناوە لەم شارە ئەو بینا جوانانیان پێ دروست کردووە حەمامەکانیان پێ دروست کردووە مزگەوتەکانیان پێ دروست کردووە تەنانەت گەڕەکی دەرگەزێن هەر هەمووی خەڵکی ڕۆژهەڵات بووە لەوێ هەمووی خەڵکی دەستڕەنگین و پیشەوەەر بوون هێناویان لێرە شاریان پێ دروست کردوون لە ڕۆژهەڵات و هێناویان گەڕێکی دەرگەزێن لەوێش هەر دەرگەزێنەکەی سێ شوازان مەرماوە لێوێ هێناویانە بمانەوێت بە تایبەتی کەلتوری بە تعبیرەکەی کۆنەکەی خۆمان بیلاد الفارس یعنی ئێران ئێرانیش زۆر حساسێتمان بۆ نەبێ حەزارەتی ئێرانی هەمووی بەرهەمی فارس نییە هەموو ئەو گەلانەی کە لە پێ بیلادی فارسی کۆن و بەرهەمی هەمویانە و هەمویان ڕۆڵیان هەبوو بە کورد و بە بەلوج و بە فارس و بە عەرەب و بە تورک و هەمویان ئەو حەزارەتە جوانە دەوری کاریگەریان هەبووە بیناسازیەکانی سلێمانی چینینەکانی سلێمانی خشتکاریەکانی شاری سلێمانی ئەو سەردەرگا و جوانانەی کە دروست کراوە تا ئێستاگانەش لە گەڕەکە کۆنەکانە بەشێکی ماوە بەرهەمی دەستڕەنگینی وەساکانی ڕۆژهەڵاتە قسەیەکیش با لە بیرم نەچێ
ناوچەی هەورامان لە دەرەوەی هەموو کوردستان ناوچەیەکی دەستڕەنگینن لە بیناسازیە هەتا ئێستش بەداخەوە بڵێن بەشی خۆمان بەشی عێراق ڕژێمی بەعزی وێرانی کەسای بچینەوە ڕۆژهەڵات دیەکان و شارچکەکانی شارەکانیش ئەوانەی کوردستانی ڕۆژهەڵات هەمووی وەکو خۆی ماوە ناوچەی هەورامان بە تایبەتی لە بیناسازیە لە ماڵداریە زۆر دەستڕەنگین و دەستڕەنگینن و وەسای هەورامیش ناوچەی هەورامان بەم دیوشە بەو دیژەوە ڕۆڵێکی زۆر سەرەکیان هەبووە لە بینا جوانەکان و دیوارە جوان دروستکراوەکانی شاری سلێمانیە. کاک دکتۆر ئەو کاتێک کە ئیماڕەتی بابان شاری سلێمانی دروست دەکات پشتی بە چ داهاتێک بەست و داهاتی لەکوێ بوو کە بۆ شارێک بنیادی بنێت و دروستی بکات. بە تایبەتی میرایەتی بابان لە سەردەمی سلێمان پاشای مەقتولەوە سلێمان پاشای گەورەوە کە لە ساڵ 1965 کوژراوە کۆمەڵی بەڵگە و وەسایقی عوسمانیمان هەیە کە تەنانە عوسمانەکان بتوانە بەس دابینی ئەمن و ئاسایشی ئەم منتیقەمان بکەن بە تایبەتی ئەمە سنووری ئێران و دەوڵەتی قاجاری و سەفەوی بۆ بەردەوام لەگەڵ عوسمانەکانە لە شەڕابوون ئێمە هیچ باج و خەراجێکتان لێ وەرناگرین دەوڵەت و سوڵتە و دەسەڵاتی بابانەکان باج و خەراجیان کۆ کردوتەوە لە هی کشت و کاڵی هی ئاژەڵداری ئەوە دەعمی مادی عوسمانەکانیشان بۆ دەوڵەت و والی بەغاوالی مووسڵیش هاوکاریان کردوون ئێمە کۆمەڵە بەڵگەنامەمان هەیە سم بەڵگەنامەم لایە ئەڵێ سوڵتانی عوسمانی والی بەغا والی مووسڵ ئەوەی پارە نرد بۆ میری بابان کە مزگەوتی فڵان دروستکە کۆمەڵی بەڵگەی زۆرمان ئێستا لە بەردەسایە کە ئاماژە بەوە کە عوسمانەکانیش لیرە و پاریان نردووە بۆ میرەکانی بابان بۆ هەتا لەم دوایشە کە میرایەتی بابان نامێنێ لە دوای ساڵی 1950 کە میرایەتی بابان نامێنێ بەردەوام عوسمانەکان دعمی بنەماڵە خاوەن نفوسەکانیان کردووە کە لەم ناوچە هاوکاری بکەن وەلایەن بۆ عوسمانەکان هەبێت لە ناوچەی سلێمانیە بەرزنجەکان و سازاتی بەرزنجە یەکێکن لەوانە لە ناوچەی شارە زوور و هەڵەبجە و هەتا کۆچێتەوە بۆ گەرمیان جافەکان بەغزادەی جاف دەسەڵاتدار بوون عوسمانێک پەیوەندیان لەگەڵ عوسمانەکانە بەهێز بۆ هاوکاریان کردوون و ئەوانش وەلای خەڵکیان بۆ دابین کردوون بۆ سوڵتە و بۆ دەسەڵات لە هەولێر و لە شوێنەکانی تریش هەر بە هەمان شێوە. زۆر باشە کاک دکتۆر بۆرەی تۆزێک باباست بینە سەر ئێستا من لە ناو کاوانەیەک سیاست مەبەستمان لە سیاست نەجانبی معریفی و فەرهەنگی و بیناسازی و ئەو پاراستنی شوێنەوار و جێوار و کللتورەکان سلێمانی ئێستا چی بکەین چی بۆ بکرێت چی فرامۆش کراوە چی گرنگە لەم ڕۆژەیە چی وەبیر خەڵک بهێنینەوە بە تایبەت لەو مەجالانی کە باسمان کرد کۆمەڵێکی زۆر زانای جوانمان هەیە ڕەنگە ئێستا بچیتە ناو شاری سلێمانی زانێت بە سەراحەت ڕەنگە لە دە نەفەر بپرسی بڵێ مەحوی کێ ڕەنگە بە تۆزێت بە تەمەەن بێ جوابت باتەوە هێشتا نایان ناسین تەنان تابلۆیەک لە ناو گەڕێک کۆڵانەکانمان هەموو شێواندووە خۆی بەداخەوە سلێمانی هەمووی هەر کەسە دەمەکاتەوە شانازێکە بە سلێمانی و بە سیاسی و حیزبی و خەڵکی تر و ئەمانەوە بەڵام ئەو گرنگیە بە سلێمانی نەدراوە تقریبا وا 30 ساڵە کورد حکومڕانە هەتاکو ئێساکانە بڵێن شارێکی هونەریمان نییە شارێکی ئەدەبیمان نییە تەنانە زۆر جار کە چالاکیێکی ئەدەبیەک لێ شاری سلێمانی سەر هۆڵپەکیانەکەوێ ئەم لە هۆڵەکە و فلانەکە و بەرنامەی تری تیا هەیە و نادەنێەوە وەرە و کتابێن و کتابی کوم هەتا ئێستاکانە ئەتوانین بڵێن بزوتنەوەیەک و حرەکەیەکی سەقافی و معریفی بەهێز زی هونەری و ئەدەبی و شعری لە شاری سلێمانیا وەکو پێویست نییە کە جێگەی دڵخۆشی بە بڕاو کەسە کۆڕێکی شعری بگرە لە ناو سنتەری شاری سلێمانیا ڕەنگە دە 15 کەسێ نەیەگوێ بۆ بگرێ باسی مەحیوی کە ڕەنگە کەس گوێ بۆ نەگرێ ئەنی وەزع هاتوۆتە پێشەوە نازانم بۆچی دروست بوو چۆن ئەگۆڕێ ئەمە خۆزگە شاری نازانم ساڵانێک هەڕێنێن ئێمە شاری هونەری دروستەکەین لە شوێنی کارگەجگەری کۆنا فلانی ئەوە دروستەکەی هەتا ئێستش ئەگەر جەنابەت ئاگای لێ زۆر چاک ئەگەر نووسەر کتێبەکەی چاوکچێت لە تارە چاپیەکە هەتا ئێستا لە سلێمانی و هەرێمی کوردستانە چاپخانەیەکی پێشکەوتی تیان نییە یان تایەتی ڕەنگە زۆر گران بێ زۆربەی ئەو کتێبانی چەند ڕۆژێکی داهاتوو پێشنگای کتێب بکرێتەوە هەموو کتێبانی کە چاپکراون و چاپێکی ڕاقی جوانیان هەیە هەمی لە تاران چاپیان کردووە بۆ گەرهین بۆ 30 ساڵ خۆمان حکومڕانی ئەو جان و بە عەز نایڵ و پڵان نایڵێ ئەمی نەوعی بوو لە بیان و ئەو جۆرەشتانە هەر بوتیان بەعستێکیە ئەی باشە تۆ بۆ 30 ساڵە هیچ نەکردووە وڵاتێک و دەوڵەتێکی بزوتنەوەیەکی ڕۆشنبیری و هونەری و ئەدەبی پێشکەوتە دروست نەکردووە دکتۆر زۆر ئەوە شەیەکین خراپێکین بۆ نمونە ینی بە سەراحەت من دەیڵێم
بۆ نمونە شارێکی هین دروست کرا بۆ ئاهەنگ و ئەوەی لە هەواری شار یعنی کللتورێکی ڕۆمانی غەربی نامۆ بە ئاو هەوا و خاک و ئەم نیشتیمانیان هێناوە ینی مەسرحێکی کوردانت بۆ دروست نەکردبینە ینی ئیبراهیم پاشای بابان 237 ساڵ لەمە بەرچوو وەسای ئێرانی هێنا بەڵام بیراسازی کوردی پێکردن شکلی سنەی هێنا شکلی تارانی نێنا شکلی قوم و شیرازی نێنا کەچی ئەمە هەر بەدەستی خۆمانەچین وڵا بەداخەوە شعر بالنەقسەمان هەیە نازەوەکو هینێ بووە ئێستا کابرا کە قسەشەکە هەل بە تەکەلف و تەسەڕ کۆمەڵی کەلیمە ئینگلیزی بەکارهێنێ سۆتۆ دەسەڵاتەکەش وای لێ کردو هەر ئەنمێ تۆزێک لە ئەوروپا بچی بڵێن پێشکەوتووە و ئەوروپای بینیوە ئەم جۆرە شار ئەو شعر بالنەقسە لای تقریبا لای خەڵکی تاکیش و لای سۆتە و دەسەڵاتیش هەیە بەڵام دەکرێت وەکو جەنابەت ئەڵێ زۆرێک لە شتەکانمان کولتوری بێ کوردانە بێ کوردەواریانە بێ بەداخەوە بە تایبەتی چەپەکان و ئالمانوینەکان ڕخنە لە ئیسلامیەکان ئەگرن یان خەڵکە ڕخنە لە خەڵکە دیندارە ئاسایەکە ئەگرن ئەڵێن ئەمە کولتوری عەرەبیان هێناوە بەڵام ئەوان خۆیان کولتوری کوردیان هەر نەیەڵا نەک عەرەب نازانم کولتورێکیان هێناوە هەر زۆر نامۆیە بە کورد و بە کوردایەتی و بە نیشتمانێتی کوردپەروەری کاک دۆ پێدوانی ئەو ڕۆشنبیر و مەعریفەیی کە ئەو سەردەمە هەبووە زۆر جیاواز بۆ لە ئێستا پێشتر خوددا ماژت بۆ گرکە فەقەیەک بۆ بەغاو بۆ مووسڵ و بۆ ڕۆژەڵات و چەند شوێنی کە گەڕاو بۆ خوێندن ئەمە زۆر کەم بەدی دەکرێت یاخود زۆرێک لەو شاعیرانە زۆر لە ڕۆشنبیرانی ئەو سەردەمە جگە لە زمانی کوردی چەند زمانێکی دیکەیان زانیوە ئەمە بۆچی ئەگەڕێتەوە کە لەم سەردەمە ئێستادا ئەم جۆرە ڕۆشنبیری و مەعریفە و زانستە دواکەوتووە پێ وایە تەکنۆلۆژیا و یاخود یەکێک لە خاڵە بەهێزەکانی تقریبا ئەوەی کە ئەم مێژوە فەرەنگی دروست کردو لە کوردستانە بڵێن شاعیرەکانن نالیسا لەم و کوردی و ماحوی و مەولەوی و هەموو شاعیرە گەورەکانی تریش شاعیرەکان و مەلا بەمعنا مەلاکانەوە کە دوانزە عیلمی تەواو کردووە زمانی عەرەبییەکی چاکی زانیوە فارسی زانیوە چون فارسی خوێنێ لە حوجرە گوڵستانی سعدی و بوستان و ئەمانیان خوێندو فارسی فێر بوون لە ڕۆژگاری سوڵتای عوسمانیشان ناچار بوون تورکی فێر بوون زۆرێک لە شاعیرەکانمان وەکو حەمدی و ئەو کاتە تورکیەکی پیرەمێرد و تورکیەکی چاکیان زانیوە چونکە سوڵتاکە تورک بۆ زانیویانە فێربوونی زمان تێکڵاوبوونی کولتورەکان و سوود وەرگرتن لە کولتوری گەلانی تر ئەمە زۆر گرنگە بۆ پێشکەوتی فەرهەنگ و ئەدەب و شیعر و خاڵی بەهێزی ڕەنگە ئەدەبیاتی کوردی کلاسیکی ئەوە بێ کە لەژێر کاریگەری ئەدەبیاتی فارسی هەیەوان ئەدەبیاتێکیان بۆ تقریبا لە ڕۆژگاری ئێستا ئەتوانن 3000 ساڵ تاریخ و مێژووی هەیە ئەدەبی فارسی کە زۆر زۆر دەوڵەمەندە ئەدەبێکی عیرفانی فەلسەفی ئەهلی حکمەتن شعرێکی سادەیان نیە فارسەکان کە خۆی ڕازان پێڵەن شعری معمولیان شعری میلی و شاعرە گەورەکانی خۆشمان لەژێر کاریگەری بەحر و عروسی فارسیە بوون ئەم شعرە بەرزانیان نووسیوە متەئەسیر بوون بە حافظ و بە زۆرێک لە شاعرە گەورەکانی فارس بمانەوە نەمانەوە ڕنگدانەوەیکی زۆری هەیە لە ناو شعرەکانیانە فێربوونی زمانێکی زیندوی تر یەکێکە لە هۆیەکانی پێشکەوتن و تێکڵاوبوونی گەلان و تەنان لەسەر ئاستی تاکیش من ئینگلیزی و فارسی و تورکی بزانای سەقافەتێکی باشترم بۆی کە هەر لە زمانی کوردی و عەرەبی ئەزانم ئەوەیە تۆ ناتوانانی ئیسفادە لە فەرهەنگی فارسی بکەی کە فارسی نازانی ناتوانێت سوود لە فەرهەنگی عەرەبی وەرگری ئەگەر عەرەبی نەزانی ئەم ڕەنگە یەکێک لە خاڵەکانی لاوازی دەرچوانی زانکۆ ئەمڕۆ ئەوە بێ نە زمانی ئینگلیزی فێرە بن بە حسابی خۆمان ئینگلیزی خوێنین نە عەرەبی ئەزانن کوردیەکی ڕەکیک و بازاڕی ئەزان و ئیتر بۆیە فێری هیچ نابن زۆر باشە دکتۆرگیان کاتمان هیچ نەماوە دەمێت زۆر بە کورتی کۆتا پەیامەت لە ساڵوەگەری یا خۆت هەفتەی بنیادنانی 237 ساڵیادی شاری سلێمانی وڵا دواییم پەیامم خۆزگە ئەمیان تۆ پێش و خۆشە خۆزگە شوێنە کللتوریەکان گەڕگە کۆنەکانی سلێمانی لەلایەنی دەسەڵاتەوە لەلایەنی حکوومەتەوە ئەکران بە شوێنێکی کللتوری حکوومەت دەستێگرت بەسەریە و حەقی خاوەنەکەی ئەداوک و ناوچەیەکی کللتوری ئەمایەوە هەتا ئێستش بچۆرە شاری بەغا قەدیمە ماوە لە دیمەشق بەغداد القەدیمە ماوە لە قاهرە من خۆم هەمویان بە چاوی خۆم بینیوە بە قاهرە القەدیمە ماوە شوێنە کۆنانە هەر ماوە ئەو گەڕەکە کۆنانەوەکو شوێنێکی کللتوری ئەما و تێگنە ئەدرا باشی تاریخی شار بەڵێ زۆر گرنگە خۆزگە ئەو دەستنووس و مەخطوطەیەکی زۆرمان هەیە ئەهلی خۆی هەتا ئێستا ساڵانێکی زۆر دەیان لاپەڕە و سەرە دێڕ و حاشی تایە لەسەر مێژووی کورد لەسەر مێژووی میرایەتی هەموو میرایەتەکان و میرایەتی بابان و ڕووداوەکانی کوردستان دەیان وەسیقە و بەڵگەنامەی باشی تایە خۆزگە هاتن دیراسە ئەکرا تەحقیقەکران وەرە ئەگێڕان نخرانە بەردەستی خەڵکی و گرنگی زیاتریان پێدرا ساڵانێکی زۆر هەر لە ناو دۆڵابەکانە ماونەتەوە خۆزگە وەزارەتی ڕۆژشمێری حکوومەتی هەرێمە و پەرلەمانیش ئەمە
دەکرد بە یاسا و گرنگێکی زۆر ئەدرا بە شوێنە کللتوریەکان بە دەستنووسەکان بە مەختوتەکان و ئەوەشی کە لە وڵاتانی دەرەوە هی زانایانی کورد لە حاشیەکانیانە لە مەتنەکانیانە زۆر لاپەڕی مێژووی کورد و ئەو سەردەمان بۆ ڕوونەکات و خۆرزگە لەم یادا ئەو شتانە گرنگی پێدرا و بڕیارێکی بۆ دەرەکرا. زۆر سپاس بۆ بەڕێز پرۆفیسۆر ئاراس هەمەساڵە مامۆستای زانکۆ سپاس کەم دەرفەتت بێمە بەخشین. زۆر سپاس. بەڵێ برانی عزیز دەچینە پارێزگای هەولێر لای هاوکارمان ئیدریس سڵاوت لێبێ لەوێ لای تۆچی دەگوزارێ پێم وا بێ لە چالاکیەکیت. سڵاوتان لێبێت کاکشوان ئەم کاتتان باش بەڵێ ئەمڕۆ ڕۆژی جیهانی شەکرەیە بە ڕۆژی جیهانی شەکرە ناوزەند کراوە لێرە لە شاری هەولێر لە پارچشانە دەر ئەگەر هاوکارم یارمەتی دەرم بێت لەلایەن یەشێک لە ڕێکخراوەکانەوە چاڵاکێکی تایبەت بەم ڕۆژە ئەنجام درراوە بۆ چارەسەری نەخۆشی توشبووانی شەکرا و ڕێنمایی پێدانی ڕێنمایی تایبەت بە بۆ کەسانێکەوە تووشی نەخۆشی شەکرە بوون. ئامارێکی سنتەری لەیلا قاسم هەیەکەوە ئەمڕۆ بەڕێوەبەری تەندروستی هەولێر ئاماژەی پێکرد کە نزیکەی 4626 نەخۆش لە شاری هەولێر چارەسەر وەردەگرن بەهۆی نەخۆشی بەهۆی توشبوونیان بە نەخۆشی شەکرەوە. ئەوە ڕۆژانە تەنها لەم ساڵدا 2296 نەخۆش تۆمار کراون و دەچن بۆ نەخۆشخانەکان و چارەسەری پێویست وەردەگرن و من دەمەوێت هەر لێرە لەگەڵ یەکێک لە ڕێکخەرانی ئەم ڤیسیڤاڵە یاخود ئەم ڕێکخراوە قسە بکەم گفتوگۆ بکەم بزانم ئاخۆ لێرە چەند بەش پشکنینی بۆ دەکرێت یاخود ڕێنماییەکانیان چینوە و منیش ئەوەی کە لەمنەوە دیارە چەند پشکنینێک بە دانراوە پشکنینەکان بە خۆڕاین بۆ ئەو هاوڵاتیانەیەکەوا دێن بۆ ئێرە من دەمەوێت گفتوگۆی لەگەڵ بکەم سڵاو لێ بێ قوربان پێم بڵێ ئەو پشکنینانەی لێرە دەکرێن بە بەرامبەرن یاخود بێ بەرامبەرن و ئەو پشکنینانە چەندن چین و چەند جۆرن. بەڵێ ئێمەوە کوڕخراوی تەندروستی ئاشتی بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی هەولێر لە ڕۆژی 4 نۆڤەمبەر کە بە ڕۆژی زیانی شەکرە ناسراوە هەساوین بە ئەنجامدانی ڤیسیڤالێک بۆ گشت ئەو کەسانەی کە حەز بە هۆشیاری تەندروستیەکەن لێرە لە ڕۆژی 4 نۆڤەمبەر پشکنەکانمان پێکهاتوون لە شەکرەی خوێن وەروەها جۆری خوێن و پاڵەپەستۆی خوێن وە کۆمەڵێک فحوساتەکانی دیکە وەکو ئەوەی کە هەیە لە پشکنینی پێستا یاخود هۆشیاری شێرپەنجەی مەمکە یانیش کۆمەڵێک شتی تریمان کردووە وەکو پشکنینی دان کە وەکو پشکنینی دان کە بۆ ئەو کەسانی کە حەزیان بە هۆشیاری تەندروستیە و پشکنینەکانیش هەمووی بە خۆڕاین بۆ گشت کەسێک لە کاتژمێردەی بەیانیەوە دەستمان پێ کردووە تاوەکو 4 ئێوارە ئینشاڵڵا بەردەوام بین. زۆر باش ئەو پشکنینانێکەوە لێرن بە بەرامبەرن یاخود بێ بەرامبەرن بۆ ئەو هاوڵاتیانێکەوە سەردانیەوە دەکەن هەمویان بێ بەرامبەر. زۆر باشە دەستان خۆش بێت سپاس دەکەم. بەڵێ کاکە شوان ئەوەی کە لێرە دەگوزارێت پشکنینەکان بەبێ بەرامبەرە هەر مێزێک تایبەت کراوە بە پشکنینێک مێزی سەرەتا تایبەت کراوە بە پشکنینی نەخۆشی شەکرە و دواتریش پشکنینی خوێن و جۆری خوێن و دواتریش ئەو ڕێنمایانەیەکەوە بۆ نەخۆشی شەکرە پێویستن لێرە هەر و دواتریش ئەو خواردنانەیەکەوە پێویستە ئەو کەسێکەوە تووشی نەخۆشی شەکرە بووە بیزانێت یاخود خۆی ئامادە بکات تاوەکو خۆپارێزیەکی سروشتی بکات لێرە هەر ئامادەکراوە کەسانی پسپۆر لێرە دانراون و لەلایەکی دریشەوە ڕێنمایی تایبەت بەو کەسانە دراوە لێرە چاڵاکێکی تایبەت هەیە بۆ ئەو کەسانێکەوە تووشی نەخۆشی شەکرن و بە شێوەیەکی گشتیش چارەسەرەکان بێ بەرامبەرن بۆ ئەو نەخۆشانێکەوە سەردانی ئێرە دەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان ئیدریس لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ڕوونکردنەوە و زانیاریەکان. وڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە هەمیشە و بەردەوام لە ئاسوودەیی و لە کامەرانی دابن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.